ئارەزووی بینینی تۆم کرد، ئارەزووی بینینی تۆم کرد، دڵە پڕدا کەوتە حاڵ. هەستی کرد جوانی بەهار و هەستی کرد جوانی بەهار و هاتە گوێم نەغمەی شەماڵ. بوو بە کڵپە تۆی دەروون و یادگاری ساڵ بە ساڵ. بوو بە کڵپە توای دەروون و یادگاری ساڵ بە ساڵ. هاتە بەرچاوم نیگاری پرچی کاڵ، هاتە بەرچاوم نیگاری پرچی کاڵ. دولێوی دولێوی ئاڵ. ئەی فریشتەی سیحری خوایی، ئەی فریشتەی سیحری خوایی، وێنە شیرین شێوەزاڵ. گیانەکەم دیسان بە تۆوە، گیانەکەم دیسان بە تۆوە، کەوتمە جەرجاوی خەیاڵ. بەژن و باڵات کەرتی ئەندامت، بەژن و باڵات کەرتی ئەندامت، لە بینۆ سندووە ڕەوت و پیاست ڕەوت و لەنجەی، ڕەوت و پیاست ڕەوت و لەنجەی، ئاسکە ئاسکەیە ئایکەوە. پێکەنینت پێکەنینت سیحری ڕووتە، هۆش و دڵمی بردووە. خوایەکە خوایەکە ئەو جووتە لێوەی بۆ مژین ئاڵ کردووە. خوایەکە ئەو جووتە لێوەی بۆ مژین ئاڵ کردووە. ناوت ناهێنم ناوت ناهێنم پەری ناسک لە ترسانەوە. پێم بڵێ دڵدارەکەم، پێم بڵێ دڵدارەکەم، بێشەرمە بێشەرمە چەند بێ ئابڕوە.
ئارەزووی بینینی تۆم کرد ئارەزووی بینینی تۆم کرد دڵە پڕدا کەوتە حاڵ هەستی کرد جوانی بەهار و هەستی کرد جوانی بەهار و هاتە گوێم نەغمەی شەماڵ بوو بە کڵپە تۆی دەروون و یادگاری ساڵ بە ساڵ بوو بە کڵپە توای دەروون و یادگاری ساڵ بە ساڵ هاتە بەرچاوم نیگاری پرچی کاڵ هاتە بەرچاوم نیگاری پرچی کاڵ دولێوی دولێوی ئاڵ ئەی فریشتەی سیحری خوایی ئەی فریشتەی سیحری خوایی وێنە شیرین شێوەزاڵ گیانەکەم دیسان بە تۆوە گیانەکەم دیسان بە تۆوە کەوتمە جەرجاوی خەیاڵ بەژن و باڵات کەرتی ئەندامت بەژن و باڵات کەرتی ئەندامت لە بینۆ سندووە ڕەوت و پیاست ڕەوت و لەنجەی ڕەوت و پیاست ڕەوت و لەنجەی ئاسکە ئاسکەیە ئایکەوە پێکەنینت سیحری ڕووتە هۆش و دڵمی بردووە خوایەکە ئەو جووتە لێوەی بۆ مژین ئاڵ کردووە خوایەکە ئەو جووتە لێوەی بۆ مژین ئاڵ کردووە ناوت ناهێنم پەری ناسک لە ترسانەوە پێم بڵێ دڵدارەکەم پێم بڵێ دڵدارەکەم بێشەرمە چەند بێ ئابڕوە نیالی بوو تێر هەڵپەڕینەوەنا کاک میدیاوتی تێر هەڵپەڕین وتیانە ڕۆڵاوتی تێر خۆشیتان بینیوتی بەڵێ یارمەتی یەک شعرتان بخوێنەوە تەوان شعرێکی نووسی و بەسەر ڕەحمەتیان خوا ئاگادارە لەو هەڵپەرچوونەوە بوو بە تەعزیەیەک گوتیان وەڵێ ئەم گریانەش پێویستە وابزانم نیو سەعات بەس گریان
وبۆی حەزەکەم کتێبەکەمان پێ بگەشتە ئێستا کتێبەکەی نردووە نامێکێکی نووسیوە بەناوی بەفر و کۆچەوە لەسەر و کارە ساتی ئازم کاری جەمی دەزانێت خۆی لە جێگایە کەوتۆ بۆ نەکبەتی خۆشی بیخوێنێتەوە شتێکی تر بوو بەڵامی تر کاگمیدە بۆ ئەو گەنجانی کە بیل لە ئەواناکەن کە لە ڕابردووە ئیشێکیان کردو نەک ئەم داهاتووی کە تیایە زۆشتی سەقەتی تایە ئامێکی ئێستا تیاژین زۆشتی سەقەتی تایە بەس بە داخەوەی نانەوە ناتوانە زەمی نانەوایەکی دراوسێکە چای چێ ناتوانە زەمی چاشتە نیشتی بکە هونەرمەند ناتوانە زەمی هونەرمەندێکە نەک زەمیانی باسی خەڵاتەکانی بکات و وی خۆی چاکە بەڵام یەکسەر وڵێ نا ئەو خۆی لە من بەزلتر ئەزانێ بۆیە دڵی چای بەرایینە من باسی کە عوسمان بکەم وڵا کە عوسمان فڵان حیواری باش نەبوو یەکسەر ئەو بەغەڵ لەم تێ نەگەنە بە وەریگرێ لێم لەگەڵ ڕێز و حورمەت ماوە پیاوێکی گەورە و بەتوانایە بەداخەوە بەڵام ئەوانە دروستکەری ئێمە بوون ئێمە لەسەر ڕێ ئەوان ڕۆشتوین سێو دەنگە تۆم کرد دڵە پردا کەوتە حاڵ هەستی کرد جوانی بەهار و هەستی کرد جوانی بەهار و هاتە گوێم نەغمەی شەماڵ هەموو لایەکتان بەخێر بێن بۆ مەراسیمێک لێرە لەم خانە متواضعەیە لە ماڵی زەردەشتە کە شوێنێکە ئەمانێت تایبەت بێ بە زیینوکردنەوەی کللتور و بە پاراستنی کللتور و بە زیینوکردنەوەی هونەری ڕەسەن و من ئەوەی کە هەموو جارە خۆشحاڵمە کە هەموو پامێکی چوارشەمانم کە لێرە هەموو چوارشەمەیەکەماگرێ بەس دیارە ئەمڕۆ سێ یادی کۆچی هونەرمەندێکی خۆشەویستی شاری سلێمانی بۆ بۆی ئەمڕۆمان دیاری کردووە پەیامی منەوەی کە ئەو گەنجانە بینم دەری کاکزایی بە هەمان شێوە من زۆر خۆشحاڵم ینی ئاسوودا بن کە گەنجەکانە بینم هەموو جارێ بە مۆبایلەکانیان تەسویرەکەن دیارە ئەو گەنجانە خولیای هونەری ڕەسەن خولیای هونەری نەتەوەکەیان بەڵام جارێک تریش دووپاتێکەمەوە کەناڵەکانی ڕاگەاندن پشتی شێریان بەرەکەوێت لەوەی کە گەنجیان بەلا ڕێە بردووە هونەرێکی شێوە و هونەرێکی نەخوازراویان پێشکەشەکەن دیارە ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە دوژمنەکانمان بە چەند ساڵ نەیەتوانی بیکەن هەندێک کەنای ڕاگەاندن وردەودا و ئەو سیاسەتە جێبەجێەکەن ئێمە لێرە هەوڵین کولتوری خۆمان پارێزین لێرەوە بۆم هونەرمەندە شەهیدە چکە مەرجێم هونەرمەندە تراژیدیایەکە پاشکەمێکتر گوێتان هەبێت کە زۆر مایەوەیە هەوڵەسی زەسەرکەین ئەگەر بفەرمونون حەزەکەم بۆ هونەرمەندە شەهیدە بۆ سەرجەم هونەرمەندانی شەهید و سەرجەم شەهیدانی کوردستان ساتێک بە بێدەنگی وەستین جانەکەم دیسان بەتۆوە کەوتمە جەرجاوی خەیاڵ بەژن و باڵات کەرتی ئەندامت بەژن و باڵات کەرتی ئەندامت زمینی هەم ینی بڵین خەرسانە و بناغی هەموو خانوویەک ئەو بناغەیە کە دروستەکرێت ئەگەر ئەو بناغی بە جوانی بۆ نەکرێت چەند قاسەر خێت هەر ئەڕوخێت خۆی ناگرێت بناغی گۆرانیش و دەنگخۆشیش مەقامە گۆرانی بێژمان هەیە ئێستا زۆر بەناوبانگە بەڵام باوەڕتان بێت بەقەت لەحظەیەکی ئەوە مەقام نازانێت مەقام نازانێت نای چیە مەقامەکە بۆیە بناغی هەموو گۆرانی بێژێک مەقامە هەموو دەنگخۆشێت سەرەتا یادەکە بۆ دەست پێکەم لەلایەن بنەماڵی ئەم هونەرمەندە شەهیدەوە کە پێچێک کەمێکترە گەرمە جارێ بێ خۆتان زانن سەختی ژیان لە دەروی وڵات زۆر سەختە توان بێنە سەرخەت لەوانەیە قسەتان لەگەڵکەن ئەگەر کرا کاکە هونەر و کاک هونەر بەڕەحمەت بێ نەماوە دیارە کاک کۆچەر و کاک وێژەر و مناڵەکانی هەمویان پەیامی سوپاسیانێ بۆ خەڵکی شارەکە و بۆ هونەرمەندە خۆشەویستانی کە لێرە ئامادەن ئێستا لەم مەراسیمەیە مامۆستا توانە حەما کە هونەرمەندێکی مۆسیقی ناوداری ئەم شارەیە بابەتێکی نووسیوە بە ناوی یادێک بۆ جەلال کۆچەر دەنجی باڵندەیەکی کۆچەری هونەرمەند ناوی تەواوی جەلال ئەحمەد وەیسا لە ساڵی 1940 لە گەڕەکی دەرگەزێنی شاری سلێمانی هاتۆتە دنیاوە لە ساڵی 1952 چۆتە قوتابخانەی فەیساڵیە
هاوکات هاوینان لە قوتابخانەی کەشتی نۆح لای مامۆستا نەجمەدینی مەلا خوێندوێتی لە ئەنجامی کاری ڕێکخراوەی و سیاسی لە سەردەمی خوێندکاریدا و لە نێو ڕێزەکانی یەکێتی قوتابیانی کوردستان نازناوی کۆچەری لێنراوە. کۆچەر هەر لە تەمەنی مناڵیەوە خەون و خولیای وتنی گۆرانی هەبووە. هەر بۆیە دایکی ئیسمەتی قایراغای مەحمواغا هاندەر و پاڵپشتی بووە و هانی داوە بۆ گەیشتن بەو خەونەی. کۆچەر لە ساڵی 1974 ژیانی هاوسەری لەگەڵ حەنیفە خەلیل ئیبراهیم کە خەڵکی شاری خانەقینە پێکدێنێت دەبنە خاوەنی 4 کوڕ و 3 کچ بە ناوەکانی هونەر، کۆچەر، وێژەر، شالوور. هەروەها کچەکانیش دیارە کوردستان و ساز و سرود تا کۆتایی تەمەنی ژیانێکی پڕ خۆشەویستی و ئاسوودەی لەگەڵا ناباتە سەر. ژیانی هونەری ئەم هونەرمەندە کۆچەر بۆ یەکەم جار لە ساڵی 1960 لە شاری قەڵازێ دەچێتە سەر تەختی شانۆ لە شانۆگەری کاوەی ئاسنگەر نواندنی کردووە. لە ساڵی 1962دا دەبێت ئەندامی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لە سلێمانی. لە ڕەشبگیریەکەی ساڵی 1963دا لە شاری سلێمانی دەگیری و دوای ماوەیەک زیندانی ئازاد دەکرێت. دواتر بۆ دابینکردنی بژێوی ژیان و خولیای بۆ هونەر و گۆرانی گوتن ڕۆکاتە شاری بەغداد. لە ئێزگەی ڕادیۆی کوردی لە بەغادا ئەمەزرێت لەوێ دەبێتە ئەندامی تیپی نەوەندنی ئیزگە و لە چالاکیەکانی ڕۆژانەی ئیزگەدا ڕۆڵ دەجێڕێت. دوجار هێدی ڕوە و خەونەکەی ئەنگا و ئەنێت و لە ساڵی 1964دا دەکرێت ئەندامی کۆرسی گۆرانی لەگەڵ هونەرمەندان شەمال سایب، قایردیلان چەند هونەرمەندێکی دیکەی ئەو سەردەما. لە ماوەی کارکردنیدا لە ئێزگا زیاتر هەوڵ بۆ بوون بە گۆرانیبێژی دەدات. هەر بۆیە دەیەوێت زیاتر ئاشنایی موزیک بێت و لە لای مەحموود کاڵۆ فێری ژەندنی ئەمێری عود دەبێت. تا دوجار لەلایەن بەرپرسانی ئێزگە و دەنگی تاقی دەکەنەوە و دەنجی پەسەندەکرێت و بۆ یەکەم جار لە ڕێکەوتی 18/12/1964 یەکەم گۆرانی بە ناوی ئەستێری پرشنگدار لە ڕادیۆ تۆمارەکات کە هەڵبەستی بەختیار زێوەر و ئاوازی خۆی بووە. کۆچەر گەرچی زیاتر خۆی لە دنیای گۆرانی موزیکدا دەبینیەوە بەڵام لە تەلەڤیزیۆنیشدا ویستێتی تواناکانی خۆی تاقی بکاتەوە. هەر بۆیە لە هەوڵێکیدا لەگەڵ هونەرمەند عەلیفەنی حاجیمەکی بەشداری لە فیلمێکی کوردیدا دەکەن. خواوەی کە لێرە مۆبایل بەکارنێنە بۆ جوابانەوە ڕێزمان هەیە بۆ برادرانە کە لە هەڵبەستی کەیفی عەبدوڵڵا پشدەری لە ئاوازی خۆی بووە. ئەم گۆرانیە بۆ یەکەمین گۆرانی دادەنێت کە لە سەرەتاییدا مەزرانی تەلەڤیزیۆنی کەرکووکدا تۆمار کرابێت و پیشان درابێت. کۆچەر لە تەمەنی هونەریدا 14 گۆرانی بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک تۆمار کردووە. یەکێک لە گۆرانانە بە وێنەی ڕەنگاوڕەنگ تۆمار کردووە. ناوی ئەو بەرهەمە گوڵ و خونچەیە و لە هۆنراوی شاعیر عەلی عارفاغایە و لە ئاوازی هونەرمەند ڕەفیق چالاکە. کۆی گۆرانیەکانی لە ڕادیۆی کوردی بەغدا گەیشتۆتە 60 گۆرانی و کە لە نێویشاندا مەقام و سرود و ئیجتیمانیشی تێیە. دوجار لە ساڵی 1970 هونەرمەند جەلال کۆچەر لە بەغاوە گەڕێتەوە بۆ شاری سلێمانی دەبێت بە ئەندام لە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی. دواتر وەک ئەندامی دەستەی بەڕێوەبەر هەڵەبژێرێت و دەبێتە لێپرسایی بەشی موزیک و گۆرانی و هەڵپەرچێت. لەو ماوەی کارکردنیدا لەم کۆمەڵەیەدا کۆچەر ڕۆڵێکی باش و بەرچاوی هەبووە. هەمیشە لە هەوڵی گەشەسەندنی پێشخستنی لایەنی فەرهەنگی و هونەری کوردیدا بووە. کۆچەر وەک کوردێکی دڵسۆز دەبواری وەرگێڕان و خوێندنەوەی فلیم و بەڵگەنامە کاری کردووە. جگە لەوەی کتێبخانە و ئەرشیفی شانۆدا ڕۆڵی جێڕاوە. ئەرشیفێکی باشی بۆ شانی کوردی دامەزرانووە. تا ساڵی 1982 ئەسەر ئەو کارە بەردەوامە بێت بەڵام لە هەمان ساڵدا داوای کردووە کە بیگەڕێنەوە بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک بەڵام ڕەزامەندی لەسەر داواکەی نادرێت. هەر بۆیە لە ڕێکەوتی 16/1983 خۆی کشاندوێتەوە و دەگەڕێتەوە بە بەغدا تا ساڵی 1990 دەمێنێتەوە. پاش ڕاپەڕینی 1991 بە یەکجاریە گەڕێتەوە بۆ شاری سلێمانی و کۆمەڵی هونەری نەتەوەیی کوردیدا دەمەزرێنێت. دیارە کۆمەڵی بۆ مامۆستا کۆمەڵی هونەری نەتەوەیی کوردی لە ساڵی 1991 تا ساڵی 1993 لە ڕادیۆی گەلی کوردستان بەرنامەیەکی کۆمەڵایەتی بە ناوی هەتاکەی پێشکەش کردووە. بەداخەوە کۆچەر بە کۆتاییەکی زۆر تراژیدی کۆتایی بەژیانی دێت. ئەویش لە وەرزی زستانی 1993 بەنیازی سەردان و وێڵبوون بوون. بەدوای کە سوکار و دۆزینەوەی کارێکی گونجاو لەگەڵ هونەری کوڕیدا بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان بۆ شاری مەهاباد سەفەرەکە بەڵام سەد مەخابن لە ڕێگا لە نزیک شاری سەردەشت بەهۆی سەرماوسۆڵە و شەختەی بەفرێکی زۆرەوە کە باریوە لە ڕۆژی سێ لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆی ساڵی 93 هونەرمەند جەلال کۆچەر و هونەری کوڕی دەبن بەژێر هەرسی بەفرەوە و گیانی پاچیان بە سروشتی کوردستان ئەسپێرن. پاشانەوەی لاشەی ساد و سڕان دەدۆزێتەوە تەرمەکانیان بەرەو شاری سلێمانی دەگەڕێنەوە. دوجار لەگەڵی سەیوان خۆی و جگەرگۆشەکەی بە خاک دەست پێ
دوجار کۆچەر وەک باڵندەیەکی کۆچەری بە بێدەنجیش و بێماڵ ئاوا لە هونەروانزانی کۆچی یەکجاری و بێگەڕانەوە کات ئەوەی کەم نەمە ئاماژێ پێکەم خۆشەویستان ئەوەی کە لەم وتارەیان نەوتراوە ئەوەیە بە ئەزمموی و هەموو ساڵی ئیزگەی بەغاوە هاتەوە لەم کوردستانە ئازادەیە جێگەی نەبووە ئەوە ژیانی هونەرمەندی وەکو کاکزایر پێشەوە ئێستا بەنامەکە دەست پێ بکەین کە لە ئاماژەوان بە شعرێکی منداڵە هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە هونەرمەند ڕەنجەڕۆیە ژینی تاڵە ئەوەی لە دنیای ئەهلی هونەر بێ ئەبێیان دەربەدەریان دەست بەسەر بێ دیارە بە هەموو هەوڵەکان لە یەکێک لە کەناڵەکانە جێگەی نەبووە ناچار سەری خۆڵگەر بەدیمەندێکی تراژدیاییەکی نامیلکەکە گەر پێمان بگات هونەرمەندی خۆشەویستمان میدیا حسین نامیلکەیەکی نووسی و بەناوی بەفر و کۆچ هەموو تراژدیانەی لەو نامیلکەیە جێکردوێتەوە کە چۆن خۆی و هونەری کوڕی باوەشان کردو بێکاو لە بەفرەکەیە ڕابوونەتەوە ئەمانەیە دەستپێکی ئەم مەراسمە بووین کە هونەرمەند جای جەلال بە سوپاسەوە کە لێرە ئامادەیە مەقامێکمان پێشکەش بکەن. هەزاران سڵاو بە گیانی پاکی کاکە جەلال کۆچەر و هەموو ئەو هونەرمەندانی کە بە پاکی و بە جوانی سەریان ناوەتەوە هونەرمەندی دیارنەما و قادر کابانیش تو بزانای تو بزانا ئەوی ئەهلی هونەر بێ تو بزانا ئەوی ئەهلی هونەر بێ ئەبێ دەربەدار یان دەست بەسەر بێ تۆ بزانە ئەوی ئەهلی هونەر بێ ئەبێ دەربەدار یان دەست بەسەر بێ هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە هونەرمەند ڕەنجە ڕۆیە و ژینی تاڵە لناو قومي بسيطة لناو قومي بسيطة قدر صنعتكار هر وكو عكس قمر وايا لنيو حوزيك اللي خنداي هەموو شەوانێک دەژیم لەگەڵ جامی بادا هەموو شەوانێک دەژیم لەگەڵ جامی بادا چی کە هەیە خەمەکانم بۆ بدا بە بادا ئاخ لە غەیری بادە و دووکەڵ چیترم دەست دەکەوێت لە غەیری بادە و دووکەڵ چیترم دەست دەکەوێت تۆ بڵێ لە وڵاتەدا شتێکی کە هەبێ خەمی پێ بڕەوێ تۆ بڵێ لە وڵاتەدا شتێکی کە هەبێ
زۆر بەداخەوە شاعری گەورە مامۆستا من ئەو شعری بۆ سەردەمێک گوتووە کە ئێمە بندەستە و ژێردەستە بین بۆم سەردەمەش هونەرمەندی کورد ئێساش کە نەخۆشەکە بێت دەستی 1000 کەس ماچ بین کە بتوانین هەتا ئێستا شتێک نییە کە بۆ توانین نییە کە هونەرمەند هەر بۆ شێوەیەکە ژیانی خۆش بێت نەگە ژیانی هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە بۆ سەردەمێک بووە بۆ ئێستاوانە بووە مامۆستای هونەرمەند و دیار و ناسرا و خۆشەویستی هەمومان مامۆستا عەبدوڵی حەمەدجان با فەرمێ بۆ ئێرە چەند بیرۆرێکی هەیە لەگەڵ هونەرمەندی شەیید جەلال کۆچەر کاتان باش طبعا پێشەچی من سوپاسی ئەم قاوەخانە کەلتوریەکەم کە بەڕاستی بەم مەراسی منەڵەسێ کە واجبێکی گەورەی نەک هەر قاوەخانێکی وایە واجبی هەموو کۆمەڵگاکەمانە واجبی تەلەڤیزیۆنەکانە واجبی سندیکا و ڕێکخراو و تیپە هونەرەکانە کە بەڕاستی ئەو هونەرمەندانە بەسەر بکاتەوە کەوا سەردەمانێک جگایکی شایستەیان هەبووە لەناو کۆمەڵگایە بە بەردی بناغەی کاری هونەری بوون بۆ میلەتە سڵاو لە ڕۆحی جەلال کۆچەر سڵاو لە ڕۆحی هەموو هونەرمەند و ئەو خۆشەویستانی کەوا بەجیانیشتی ئێتر بە هەر شێوەیەک من جەلال کۆچەر هەر لە مناڵەوەی ناسم لەبەرەوەی کوڕی یەک گەڕەک بوو یەک گەڕەکە ژیان وەک ڕووی چینایەتی و یەک چین بووین باوکێ و باوکی منیش شۆفێر بوو سایق بۆ حکومە ئێمە عیلاقاتێکی کتەومان هەبوو باک بوو خێزان هەمووکو هاوڕێیەتی جەلال خوا لێ خۆش بێت هەر زوو بەلاوێتی ڕووی کردە بەغا بۆ ئەوەی کەوا بەرەو بە هونەرەکەی بات من لە تەمەنی هەرزەکاری مەکلب جۆم لە دەنی جەلالە بوو جەلالی هونەرمەند یەکێ بوو دەنگخۆشەکانی ئیزگەی کوردی وە شانازیش مەکردکەوە گەنجێکی شارەکەم و هاوڕێیەکی منە دایم بە شانە جۆم لە هەموو گۆرانەکانی ئەگەر و بەڕاستی دەنگێکی دیاریش بە ئەو سەردەمە لە ڕادیۆی کوردیکەوە گۆرانی ئەوت هەروە لە تەلەڤیزیۆنی شار تەلەڤیزیۆنەکە و چەند گۆرانێکی بە تۆمارکراوی شانی خەڵقیارە من ئەوەی کە ئەم بنەماڵەیە بەڕاستی کارەساتی زۆر گەورەیان بەسەر هاتووە هەموو کارەساتی ئەو بنەماڵەی تراجیدیایە پڕۆتان بێگەر بکرێت بە فلیمێت بچێت لەو فلیمانێکەوە خەڵک ناتوانێت بەرگەی بگرێت چون ئاگاداری هەمویانی هەم براکانی هەم کەسوکاری جەلال کۆچەر کە کۆمەڵی هونەری و وێژەی کوردی دامەزرا لەگەڵ ئێمە منیش لەگەڵەوە بووین بە ئەندامی کۆمەڵ پێشەوەی کۆمەڵ یەکەم پرۆژەی هەڵبژاردنی دەستێ بەڕێوەبەرکات وەکو دەستگایەکی هونەری کارکرد لە شاری سلێمانی هەڵبژاردن کرا لە کتێبخانەی گشتی نیستاژ لە یادم گەورەترین دەنگ کە هێنای لەو سەردەما لەناو هەڵبژاردنە جەلال کۆچەر بوو گەورەترین دەنگی هێنا چونکە لەبەرەوەی هونەرمەندێکی ناسراو بوو لە هەموومان ناسراوتر بوو هیچمان ئەو پێگەی هونەری و پیاوەمان نەبوو بەڵام بەداخەوانێ چەند ڕۆژی نەخایەن هەروەکو ئەم سەردەما وەکو ئەم سەردەما لە ڕووی بەڕاستی نای شارمەوانێ دەسەڵاتی حیزبی وای کردکەوە ئەو کۆبوونەوە هەڵوەشێتەوانێ سەر لە نوێ کەشتی وا لە هەموو دنیا نابێت هەڵبژاردنێکی کە کرایەوانی و ئەوەتە کاک جەلال دەرنەچوو بەڵام کاک جەلال وەکو ئەندامیکی کۆمەڵ مایەوانە و مەسئولی بەشی مۆسیقای کۆمەڵ بوو تر دوا بە دوای ئەوە ڕۆشتەوە گەڕایەوە بەغا من جار ئەمبینی کاک جەلال من ئەبینی کە هاتەوە زۆربەخ لە کۆمەڵ سەری لێیان ئاخر جاریش کە بینی مەوانەیە لە بەردەمی ئیستای کۆمەڵ من ساکە کۆمەڵی هونەر جوانەکان لێ بینیم زۆر داوام لێ کرد ساڵی 92 بوو دەوام کە حەزم کە بگەڕێتەوە بێتەوە کۆمەڵ وەکو ئەندامیش کۆمەڵ ئیش بکاتەوە وعدی شیا کار بکاتەوە
بەڵام ئەوەی کە بیستمان ئەو سەردەمە لەوانەیە گەنجەکانمان بیرێنێ بەڕاستی ئەو سەردەمە سەردەمێکی قات و قڕی بوو بەنسبەت هەمومانەوانی هەمومان نەبوو وە کاکجاریشە بووی لۆ نەبووانە بەڕاستی کە ڕووی کردە ڕۆژهەڵات لەگەڵ هونەری کوڕیا بۆ پەیداکردنی بودجێ ژیان بتوانێت شتێ بکات خێزانەکەی پێ بەخێوەکە چونکە هەمومان لە دەردەسەریا هیچ کە خەڵکی یارمەتیایی نایشارمەوە کەسمان ئەوە نەبووین بتوانین خۆمان بتوانین بژین ئەو بوو کە ئەو کارە ساتێ بەسەر هات ئەو تراجیدیا گەورەیە ئەو لەحەزێکی من لە خەڵامەیە کە من بۆیان باس کردم جلەکانی خۆشی داکەنەوە بۆی هونەری کوڕی نەمرێت لەسەر جلەکانی لەبەر کرد کە دۆزراش نەوانێت جەلال هێشتا کوچی دوای نەکرد بەس دەنگی نەبوو ئاخر دەست کە زانی لە مزگەوتەکە چاوی لە هونەر هونەرجێن دەستاوە یا قەتەر فکرس بە چاوی هاتە خوار و ئەوی جێنت زۆر سپاس بۆ مامۆسای خۆشەویست مامۆسا عەبدولی حەمەد جوان سپاس دەکەم مامۆسا عەبدولی حەمەد باقیەکە بفەرمێت ئەوش دیارە بابەتێکی بە پێزێنویسی و بۆ ئەو یادە بفەرمێت ئارەزووی بینینی تۆم کرد دڵە پڕدا کەوتە حاڵ هەستی کرد جوانی بەهار و هەستی کرد جوانی بەهار و هاتە گوێم نەغمەی شەماڵ بوو بە کڵپات تۆی دەروون و سوپاسان دەکەم هەموو لایەکتان بەخێر بێت بەداخەوە دەبوو ئەم مەراسیمە گەورەیە زۆر فراوانتر بووە چونکە هەرێمی کوردستان پڕ لە دەستگای هونەری پڕە لە دەستگا خاڵیە لە هونەر جەلال کۆچەر گیریوەیەکی تێری و لە نیشتیمانی هەمیشە پاییزدا بەخۆم نییە حەزم لە سەفەرێکی دوورە بەخۆم نییە حەزم لە سەفەرێکی دوورە ئێرە خاڵیە لە گۆڵی گۆرانی جانتایەکەم لە کۆڵایە پڕپڕە لە ڕازەکانی بەختم بەنیازی سەردانی مەملەکەتی ئارام و غەریبی دەنگە خۆشەکانی هاوڕێکانم دەکەم چێپشە گوڵی گۆرانی لە مناڵانی گەرومە بۆ قریان لێ بڕیوم هێندەی نەماوە تێلی چاوەڕوانی هۆنەرم بە بچڕێت ڕوم کردە ماڵی گۆرانی و زۆرم لە دەرگای مۆزیکدا دەست هێ نەبوو هاوڕازم بێ و تا پەیامی خۆمی پێ بڵێم هەر بۆیەش دوای ماندوو بوون چاوەڕوانێکی زۆر و بێهیوا بڕیارمدا خۆم و هونەری جگەرگۆشەم لە پێنا و دۆزینەوەی ئەو پەیامەی بە درێژایی تەمەنم کە لە دوی وەڵبووم سەری خۆم هەڵگرم بڕۆم بۆ ئەو دووی سنوورەکانی پاییس لە سۆراخی گۆرانەکانم دەگەڕێم کە پڕپڕن لە خەمە جوانەکانی دایکم کۆپلەکانی لای نەرمەکانی دایکم لێوان لێوە لە بارانی وشە ژیانی شکستم ئاو دەدەم هەروایشە لە دووی حەقیقەتی جوانی بەختم دەگەڕێم هەروایشە لە دووی حەقیقەتی جوانی بەختم دەگەڕێم ناچارم هەمووتان جێبێڵم گردنیشی مازاد بکەن کە نەمتوانی تێر بە دڵی خۆم گۆرانیتان بۆ بڵێم چونکە ئەو هونەرەی سەری پێڵگرتوم و لەم نیشتیمانی هەمیشە پایزە دۆزینەوەی ئەستەمە دڵنیاشم دواتر لە باوەشی بەفرێکی سپی وەک پرچە جوانەکانی دایکم بەبێ دەنگی جەستەی بێنازی خۆم و هونەری جگەرگۆشەم دەبینەوە ببورن ئیتر گۆرانیتان بۆ ناڵێم چونکە ئێوە لە چپە و ڕازی جوانی هونەری گۆرانی تێناگەن دواتر ئەوە بوو لە ئامێزی بەفری هاوڕێم بۆ دوجار ژیان ئاوام کرد تەنیا وشەم ئەوە بوو هەر بێ بەدەنگی سەری کاس و ژیانی مادوم
بۆ هەمیشە کردە سەر سینەی بەفر کە بۆن و بەرامەی دایکمی لێدەهات. زۆر سوپاسدانم. ئەو دوودەنێوەی بۆ مژین ئاڵ کردووە هەمولاک بەخێر بن ئەوە میان کە ئێستا هاتن بەخێر بن. ئەو دوودەنێوەی بۆ مژین ئاڵ کردووە ناوت کاکە دەوان دیارە بابەتێکی ئامادەیە بە فەرمانبەرت ناهێنم پەریناسک لە ترسانەوە پێم بڵێ دڵارەکەم پێم بڵێ بڕای تەواوم بەو تێزە هەیە کە هونەر بۆ جوانکردنی ژیانە ئەوەی بتوانێت هونەر بەرێتە ناو ژیانەوە پێغەمبەرە. تراژیدیای کۆچی دوایی هونەرمەندی دەمخۆش جەلال کۆچەر هەمان ئەو تراژیدیایە کە لە ناو ڕۆمانی سەگەبازووە ئەتوانین بیخوێنینەوە. هیوایەرم کە هاوڕێیانی ئێرە ڕۆمانی سەگەبازوو بخوێننەوە لە بیاتی ئەوەی کە کارەکتەرەکانی ناو ڕۆمانی سەگەبازوو لە ئاوا بخنچێن، بەڵام جەلال کۆچەر لە ناو بەفرا دەژێ هەرەسی بەفرا کۆچی دواییەکە. یەکێک لەو خاڵە گرنگانەی کامڕۆ ئاماژەی پێبدامە ویژەوەیە کە بەداخێکی زۆرەوە موزیک لە وڵاتی ئێمەدا بۆتە شێوازێک کە بەشێکی زۆر لە موزیکزانەکان لە موزیسیانەکان لە دەمخۆشەکان کەوتونەتە خەڵەیەکی گەورەوە کە ویژەوەیە کە تاکو ئێستا نەتوانراوە جیاوازی لە نێوان هونەری گۆرانی وتن و دەمخۆشی جیا بکرێتەوە. ئێمە ومان دەزانین کە ئەو هونەرمەندانی و هەروەها بێتەوە مەلاکەریم و ڕەسوول و ئەمانە ئەو کۆمەڵە کەسن کە کرێ بڵین ئەمانە هونەرمەندی دەمخۆشن، بەڵام هونەری گۆرانی بێژمانەیە ئەو گۆرانی بێژانی کە کاتی خۆی لە بەزم و ڕزم و لە شایی و لەوانەیە گۆرانیان وتووە. بۆیە دەکرێت ئێمە جیاکاریەکی گەورە بکەین لە نێوانی هونەرمەندی دەمخۆش و هونەرمەندی گۆرانی بێژ. یەکێک لەو خاڵە گرنگانەی تر کە جێگەی شایستەیەوەیە کە جەلال کۆچەر ڕێزی زۆری لێ بنرێویژەوەیە کە لە سەردەمی ساڵەکانی شەستەکانە گۆرانێکی بۆ شاری سلێمانی چڕیوە. یەکێک لەو هونەرمەندانە بووە کە گۆرانێکی تایبەتی بۆ شاری سلێمانی هەبووە کە هیچ یەکێک لەو گۆرانی بێژانی سەردەمی خۆی بیریانەوە نەکردوێتەوە کە گۆرانیەک پێشکەش بە شاری سلێمانی بکەن. دیارەوە لە دوای کارەساتەکەی ساڵی 63 بووە و پاشان ئەگەر ئێمە لە نزیکەوە گوێبیستی گۆرانەکانی و پیاوە بین دەبینین کە شێوازێکی لاساییکردنەوەی پێوە دیارە لە نێوانی هونەرمەندانی گەورەی عەراب وەکو محەممەد عەبدولوەهاب و عەبدولحەلیم حافظ، بەڵام بە جۆرێک کوردانیوێتی کە هیچ هونەرمەندێک لەو کاتەیە نیتوانیوە ئەو شێوازی کوردانە لە ناو هونەری مۆسیقایە جێ بکەنەوە. بۆ نمونە ئەگەر گوێ بگرین لەو گۆرانیانی کە کاتی خۆی لە کوردی بەغا مامۆستا حەسەن زیرەک و هەروەها گۆرانی بێژانی ناوچەی بادینان تەحسین تەها و بەشێک لە گۆرانی بێژانی هێرش ئەبینی ئەو شێوازی ئامادەکردنی موزیکە زۆر جیاوازە لەو شێوازی ئامادەکردنی کە بۆ جەلال کۆچەر کراوە. بۆچی؟ لەبەری ئەو زانیوێتی کە سولەمی مۆسیقاکان و تۆنی دەنگەکانی خۆی بدۆزێتەوە و زۆر بە ئاسانی ژەنیارەکان توانیوانە ئامادەکاری موزیکی زۆر جوانی بۆ بکەن. لە یاد مەجارێکیان مامۆستا نۆقەراقی فەرمووی کە لە بەغا بووم کاک جەلال کۆچەر شێرێکی دامێ ئای لە دڵداری ئای لە دڵداری شەو لەوێ ماینەوە وتی چارەنووسی هەردووکمان چارەنووسێکی زۆر سپی بوو لەبەرەوەی کەتی باوەجی کۆی لەوێ بوو بۆیە هەر شەو ئاوازێکمان بۆ دانا و ئەو گۆرانیان تۆمار کرد. لە ڕاستیە جەلال کۆچەر دەنگێکە کە لە باشووری کوردستانە هاوتای دەنگی مەگەر مامۆستا ڕەفیق چالاک بێ، چونکە ئەگەر بۆ خۆتان جوێی لێ بگرن دەبینین کە مامۆستا ڕەفیق چالاک نەکرد بەسەر کەسانێکی وەکو دەمخۆشی جەلال کۆچەرەوە دەور و تەسیراتی خۆی هەبوو بێ، بەڵکو بەسەر گەلێک لە گۆرانی بێژەکان بە تایبەتی مەحموود تۆفیق شلک و واروە بەشێک لە گۆرانیەکانی حەمە ساوە دیلانیش. ڕاستە ئەم ناوچەیەک بووە کە بەناوبانگ بە شێوازی ئەو مەقامانی کە بە تایبەتی مەقامی ڕێست و هەروەها مەقامی سوزناک و مەحموود تۆفیق شلک و هەموو هونەرمەندانی کە لێرە بوون زۆر بە شێوازێکی باش خزمەتێکی گەورەیان بە دنیای مەقامی کوردی کردووە، بە تایبەتی ئەو مەقامە کوردیانی کە لەم ناوچەیە برەوی پێدراوە.
بۆیە لە ڕاستیە جێگەی خۆیەتی کە میدیای کوردی و هاوڕێکانی و ئەو کەسانی کە شارەزایی باشیان هەیە لە شێوازی شیتەڵکاریکردن واتە تەفکیکی هونەری گۆرانی وتن پێویستە کتێبێک بە تایبەت چاپ بکرێ بۆم پیاوە و گۆرانەکانی لە بەنۆتە بنووسێنەوە بۆی هیچ نەبێت نەوەکانی دوای خۆی و پەیمەگای هونەرە جوانەکان و کۆلیژی هونەرە جوانەکان سوود لە ئەزمون و لە توانا و لە سەلیقی ئەم پیاوە ببینن. مەقامی هەمایەنم جولێ بوو کە کاکە زاید چڕی ئەو مەقامی هەمایەوەنە مەقامی هەمایەنێکێکە لەو مەقامانەی کە ئەتوانین بڵین مەقامێکە کە بەشێک لە هونەرمەندانی کورد ئێستاش کە گۆرانی بێژی زۆر باشن ناتوانن ئەم جۆرە مەقامە بچڕن یا مەقامی عەجان یاخو مەقامی کۆر یان مەقامی سەبا یان مەقامی نەهاوان ئەم مەقامی ڕێستی هونەرمەندی دەمخۆشە لا کۆچەر شێوازێکە تەنانەت عەرەبەکانیش ئەم شێوازی چڕینی مەقامی ڕاستە نازانن بۆ لەبەرەوەی بە کوردانە ئاسفەکان ژەنینیان بۆ ژەنووە بۆیە ئەمە کارێکی وای کردووە کە دەنگی جەلا کۆسەر جیا بکرێتەوە لە ستایل و لە شێواز و لە تۆنی مامۆستا ڕەفیق چالاک هەزاران چەپکە گوڵ بۆ سەر گۆڕی هونەرمەندی دەمخۆ جەلا کۆچەر و بۆ قارکابان بۆ ڕەشۆل بۆ هەمووانی کە لە پێناوی هونەری ڕەسەنی کوردیا گیانیان سپاس و سپاستان دەکەم. بەناوی خۆم و هەموو ئەو کارمەندانی یا ئەو هاوڕێیانی کە لێرە کووە بنەوە بەناوی ئێوەشەوە بە خێراتنی بەڕێز کاگیێمنەکەم و خێزانەکەی کە لە ئەڵمانیاوە هاتوون و کاکشیروانی بەڕێز لە شاری قەڵاو نارەوە کاگیێمنیش یەکێک لەو هونەرمەندە کۆنانی کە لە ساڵی هەشتاکانە باشترین عازف درانس بووە لە سلێمانی لە تیڤی مۆسیقای دەریا لەگەڵ کاکە هۆگری برای ئەویش هەر یەکێکە لەو ئاوارە کوردانەی کە نەیتوانیوە بواری مۆسیقا لێرە پەرە پێ بدە چۆتە وڵاتی ئەڵمانیا و لێ نیشتە جێبوو. زۆر بەخێر بێن. Ganz kurz, ich werde auf Deutsch übersetzen. Herzlich willkommen zu unserem kleinen Haus. Wir haben diesen kleinen Cafeteria gebaut wegen unserer Kultur, wegen dass nicht unsere Kultur sterben, wegen dass wir immer versuchen, dass unsere Jugendlichen wissen, was für Kultur wir haben und wir hatten in der Vergangenheit. Und was Sie hier sehen, dass alle jede Woche am Mittwoch wir sammeln wegen einer von unseren Artisten oder einer von unseren Sänger, dass sie nicht mehr am Leben sind, gestorben oder dass sie immer am Leben noch bleiben noch. Und wir wünschen Ihnen auch einen guten Tag und enjoy. Danke. منش بەناوی ئیدارەی کافتەیە کە دروست دەشتەوە بە خێراتنی هونەرمەندی دیاری نیشار کاکە ئێمە دەریاکەین بەڕاستی ساڵانێک خزمەتێکی زۆریان بە ڕەوشی هونەر کردووە لەم شارەیە. مای شانازیە بۆ ئێمە ئەمڕۆ جەنەڕاڵی پاییز شاعیری گەورەی نەتەوەکەمان کاک محەممەد عومەر عوسمان کە لێرێ ئەو شتانی لێ دروستە بێ وەکو عەرزم کردن وەکو هەندێک مەراسیم و یا هەندێک کۆڕ و هەندێک کۆنسێرت بەرنامە ڕێژی بۆ ناکەین لەبەرەوەی هەموو هەفتەیەکە فریا ناکەین باوەڕتان بێنی هەندێک لەوانەیە برادرانم کێشی هونەریەکەن کاک عوسمان و مامۆستا عەبدوڵڵا بزان بۆ کارێکی واگە تۆ کتێب ئەبێ مانگێک پرۆڤی بۆ بکەیت و پۆستەری بۆ تەبعکەیت و کۆمەڵێ ئەم سەر بۆ سەر ئێمە لەبەرەوەی ئەوەنە یعنی ئێستا لەم ڕۆژانەیە زۆر خۆم بە کەم دەرخەمە زانین یادی مامۆستا قاهر کابانمان بیر چوو بەڕاستی من لێرەوە داوای لێ بدەین لە هەموو خەڵکی شارەکەمەکەم بەس پرسیارە یعنی ئەمە زەخت نیە ئەگەر برای گەورەمان ژەنەڕاڵی پاییز لە کۆی ئەو مەرگە سات و ئەو تراژیدیای مەرگا گەر هەر هۆنراوێکیشی بێت لێرە پێشکەشیکا بە ڕۆحی پاچی هونەر و جەلا کۆچ هەر هۆنراوی لە هۆنراوەکانیشی بێمە یعنی دیارێکی گەورە بە نرخە بۆ کاک تاڵی بەڵێ نابێ بیرمان بچێت ئەگەر ئەتوانێ بفەرمێ گەورەمانەکە کاک محەممەد عومەر عوسمانی خۆشەویست چەپڵێش بۆ بەڕێز
روت بها کاکە جەلال کۆچەر یادی بەخێر بێت بەڕاستیەوە خۆشتان ئاماژەتان پێکرد کە کۆچی دوایی زۆر کۆچێکی تراژیدیانە بوو ئەو سەردەمێکی خراپ بوو من ئەو ڕۆژەی هەواڵی مەرجی هات من لە کۆڕێکا بووم کۆڕەکەش وابزانام هیدایەتی عەبدوڵڵا حەیرانی ژیادی بەخێرێ بربڕێەوە وتی کە لە کاتێکا کە کەسە ئەسیلەکان و زۆر ئێوە باستان لەوە کرد کە هونەرمەند هەمیشە ژیانی تاڵە و مەحاڵە بۆ و شادمانی وابزانام ئەگەر باڵە نەچوو بم کاک جەمال لەبەر بێ جێی مناڵەکانی بردبووە دوکانێک لە گوزەری ئاسنگەرەکان دیارە گۆڕەکەی پڕ لە نور بێ و ئێوەش تا ڕابدەیەک دەکرێت حەقی زیاتر بگرێتەوە وەکو برادرانیش ئاماژەیان پێکرد بەنسبە شعری شوە نازانم وەڵی شعری بخوێنەوە بزانام ئەو شعرم کە ئاڵا عومەر لە سیدەکە شێر بۆ ناوناوە ئێوارەی پاییز کاتی خۆی لە ساڵی هەشتا لە شانۆگەری ڕاستیەکە مرد کراوە گۆرانی لە هۆڵی چالاشی قوتابخانەکان ئەگەر لەبەرم بە باشیاڵێ ئێوارێ و گڤەی بادێ هەور ئاسمانی گرتووە ئێوارێ و داری پاییز ئاهەنگی مردنە جێڕێ گەڵا سەرچۆپی گرتووە ئێوارێ و منی تەنیا لە ناو کۆمەڵی تارمایی ڕێبوارانە لە سەرمانە لەرزم و هەنگاوە نیم بە ژێرباڵی ڕێڵ و شەستە بارانە ئێوارەیە منی بێ پاڵتە بێ چەتر دەربەستی تۆف و سەرمانیم ئێوارێ و کەس بۆ خەمی من ناسووتە ئای لەو ڕۆژە ڕەشانی دیم ئێوارێ و خۆشەویستی و ترسی پاییز ئاگرێکی پڕبڵێسەی لە نێو دڵما کردوێتەوە دڵخوای باشیش بووم بەخشن لەخیراڵی ئێوارێ و تاوێکی تر گۆڕەکەی گرمە باوەش لێ ئەپرسم ئاخۆشەوان سەرمای نابێ ئاخۆ سڵ ناکە لە گرمەی هەور و لە گوێی باڕەش دەست و چاوتان خۆش بێ یادەکەی هەر ڕۆشن بێت قەبرەکەی پڕ لە نور بێت هەنێکە زۆر بە جوانیە برن تەنانەت مردنەکەشیان وەکۆی کە تراژیدیایە بەڵام جوانیش و سەربەرزیەک و پیرۆزیشی تایە و ئیتر بەڕاستی نازانم من وشە لە ئاستی ئەوانێ کە تۆ تعبیر لە هونەرمەندێک بە تاواتی بکەی حەقی خۆی بیتێ یاد لە مەرجی و هونەرمەندە دەست و چاوتان خۆش بێ و هەر سەرکەوتوو بن ئەوەی زانیاریم هەبێ یەکێ لەو گۆرانی بێژە عەرەبە عێراقیانە کە گوڵبانچی بووە عەلی مەردان یارمەتییاوە عەلی مەردان ڕێنمایی کردو بەڵێ کەچی گوڵبانچی لە ناو یەکێ لە شارێعەکانی جادەکانی بەغار لەو بەحرا پەیکەرێکی گەوری بۆ دروست کرا بەڵام ئێمە نازانین گۆڕی عەلی مەردان لەکوێیە هونەرمەندی خۆشەویست کاک عومەری کەریم ئاغا ئەگەر بە دووسێ وشەی جوانیش بێت حەزەکەم فەرمێت ئەم کاتەتان باش و هەموو لای بەخێر بێن خۆی ئامادەبوونتان گەورەیە بۆ ئەو هونەرمەندە بەڵام برادەران ئەوە نایانوت کاک جەزاجان لام وایە وت نەپیت نەوشە نەڕستە دەرەقەتی ئەو جوانەی جەلال کۆچەر نایەت من لێرە هیچ ناتوانم بڵێم چونکە وەکو خۆتان ئاماژەتان پێە حەیفە زۆر زۆر حەیفە بۆ دەسەڵات بۆ میلەتی کورد بۆ ئەو کەسانەی کە هەستیان تایە بێڵن هونەرمەندان بەو شێوە کۆچی دوایی بکەن هەر ئەو غەم لەسەرە با نەڵێین هەمیشە دەسەڵات ئەبێ ئاور لە هونەرمەند باتەوە هونەرمەند ئەوە نەگەورەیە ئەبێ ئاور لە دەسەڵات باتەوە سپاسە هونەرمەندی خۆشەویست کاکە زای جەلال یادەوەریەک بە مەقامێکی دوو ئاوانەکەی شوێن ماڵە گەورە کە تقریبا لەسەر هەمان مەقامە حەزەکەین بە قوربان کاکە میدیای بەڕێز خۆشەویست و کاکە میدیا حسێن و کاکە عومەرەکەم بەخێر بنێ خۆ
پیاوی گەورەمان نایەتە بەردڵ پیاوی گەورەمان نایەتە بەردڵ هەتا ئەو ڕۆژەی ئەیخێنە ژێرگەڵ ئەنجا بۆی ئەگرین بە گیان و بە دڵ سوار دەوری قەبری پڕەکەین لە گۆڵ دوانەکەی شوێن ماڵە گەورە دوانەکەی شوێن ماڵە گەورە سەر خوارە ڕۆیی بە پێچ و دەورە تۆ باڕووناکی وێنەی بلووری ئاوی زیندەگی گەشارە زووری لە ڕاگوزەرتا بە دڵی پڕخەمە ڕۆژی ڕووناکم لێ بووە بەتەمە ئەناڵم ئەڵێم تۆ وەگاوێنەی بۆ شوێن دەست کردی کردگار وێنەی بۆچ پێ منالێنی وێنەی فۆتۆگراف وێنەی شیرینی نازارانی جاو تو خواوەکەی بۆن گوڵاوەکە تو خواوەکەی بۆن گوڵاوەکە بۆ سەرت چاوەکە کە مێلاوەکە بڕوان مەخۆ جامی فۆتۆگراف نیشانەمە وێنەی هێڵی جاف نەوە دەبدەبە و سەرە و سەراوە ئێستا ئەفسانە و نەخشی سەراوە ئەو درک و داڵە و ئەو قەد و پاڵە نەونەوە لە شوێن ئەو گەورە ماڵە نازاران بوونە ماسی دواوان بە بۆمبای ڕاوکەر کەوتنە سەراوان لە سایەی جەوری چەرخی شەوگەردا ئەوانە سووتیان منیش لە هەردا وێڵ و ئاوارم جەلال کۆچەری وێڵ و ئاوارەی سواز بۆ هونەرمەندی هەزناسک کاکە زاهیر جەلال ئێمە قەت حەز ناکەین بەم شێوە کارە سەدوارانە یادی هونەرمەندەکانمان بکەین بەڵام بەداخەوە تراژێدیای مەرجی جەلال کۆچەر هەرگیز زەبیر ناچێتەوە پەڵەیەکی ڕەشە بە بەناوچەوانی ئەوانەی کە دەربەدەریان کرد هونەرمەندی خۆشەویست مامۆستا میدیا حوسێن بەخێرات نییەکەم لەگەڵ میوانەکانی کاکە عومەری خۆشەویست لە ئیدارەی چاخانەی شعب مامۆستا زەزەلال کاکە میدیا چەند جارێک بەم نامیلکەی منی سۆ دەگریان بەڕاستی من نامەوە بخەمە گریان بەڵام بۆ خوایە حەقە ئەم تراژدیە نەوەکانی داهاتووش پەیامە بگات حەزەکەم ئەگەر فەرمێت نامیلکەکە زۆر کەمە کە خۆی بخوێنێتەوە تراژدیای بەناوی بەفر و کۆچ
لە نووسیری مامۆستا میرزا حوسێن دیارە ناوینەوە یادداش لە ساڵی 1990 چاپی کردووە 2000 چاپ کراوەتەوە. سڵاوتان لێبێ. ئەگەر بیر پێینەوانێ لە دەستدانی زۆربەی زۆری هونەرمەندان و ڕۆشنبیران و بەهرەمەندانی گەلی کورد زۆریان هاوشێوەن، زۆریان لێک دەچن. بۆ کارەساتەکانی گەلی کوردیش وەکو خۆتان نەزان هەمووی هاوشێوەیەکن هەر لە جینۆساید و لە ئەنفالکردن و لە چیماباران وانە. بەڵام هەندێک مناسبەیە هەندێک کەسایەتی شانسێکی مێژووی بۆ ڕێەکەوێ، وەک مەسەلەن بۆ نمونە کارەساتی هەڵەبجە بەرامبەر بە کارەساتی ئەنفال. کارەساتی ئەنفال حەجمەکەی گەورەتر بوو، قوربانیەکانی زیاتر بوو. بەڵام کارەساتی هەڵەبجە هاوکات بوو لەگەڵ چاخێکە کە مانگی دەستکرد بە ئاسمانەوە بوو، هەموو جۆرە وێنەیەکی گەلانی ئەگرت لە شەڕ و شۆڕ و ئاوارەبوون و تەجەسوس و ئەو شتانە. لەبەرەوە کارەساتی هەڵەبجە بە گەورەتر و بە قەبارەیەکی گەورەتر ناسرا بەرامبەر بە کارەساتەکانی تر کە لەگەلی کوردە ڕوویاوی. کاک جەلالیش ئەوەی لە دەمی خوا لێ خۆش بوو برای گەورەمان شاعیری کۆچ کردو کاک شەغەنۆرەوە کە بیستم باسی ئەو تراژدیایی کرد کە چۆن پارەی کۆ کردەوانێ بۆ هێنانەوەی تەرمی کاک جەلال کۆچەر و هونەری جگەرگۆشەی کە بەداخەوە ڕستەیەکی زۆر ناخۆشە لە جۆماکە ڕوو ئەکاتە دیوانی پارێزگای سلەیمانی کە ئەو کاتە پارێزگار پێ ئەڵێ بەخوا هەر سیارەیەکی خۆم هەیە بدەمێ جەنازەکان بێتەوە، ئەویش بەخوا لە جادەی قیر دوورکەوێتەوە ئەشکێت. هانی بەداخەوە زوو لە تیڤەکانە ئەم بەرپرسانە ئەبینین ئەیانوێ وێنەیەکی مێژووریان هەبێت لەگەڵ تەرمی هونەرمەندێک یا شاعیرێک یا ڕۆشنبیرێک کە لە سەقورانە ئەینێژن. لەبەرەوە بەڕێزەکان باوەڕ بە کەس مەکەن، بە هەست و نەستی کەس مەکەن، بەس باوەڕ بە خودی خۆتان بکەن. ئەمە ڕێم کەوتە ئەو دێی کە خاوەنی ئەو ماڵە ئەم جەنازانەی گەیاندە سەردەشت. بەداخەوە کە من لەو سەردەمای ئەمویست بەرەو هەندەران بڕۆم، منیش کەسێک بووم بەزی و وەکو ئەوان، یا بڵێن کەسێک بووم ڕاونرا وەکو ئەوان، یا ڕوونتر بڵێن کەسێکی احتیاج و برسی بوون وەک ئەوان. بەڵام قەدەر منی جێڕایەوە من نەمتوانی بگەمە هەندەران بۆ کاتەیە. ئەمەش کە کاک جەزا زۆر ئیلحای کرد کە بێم بیخوێنمەوانێ زۆر کورتە دیبا چەوشتەکەی ناخوێنمەوە. ئەو سەفەرە کورتە باس دەکەم کە چیم بیستووە دەربارەی ئەو دوو خوا لێ خۆش بووە. لە ناو ئۆتۆمبیلەکەەوە دوا سەرنجی ناوشارمدا باراناو شەقامەکانی شۆردبەوە لەسەر گۆشەی کۆڵانەکان و پانتایی بەردەم ماڵەکان زووخاڵ مابوو. دیمەنەکان لە شوێنەواری پاژماوەی جەنگێکی داسەپاو ئەچوون. هەرچەندە خوازیار بووم ساتێ زووتر ئەو خراپاتە جێبێڵم، بەڵام هەر لە سەرەتاوە لە نێوان ڕەهابوون و یاخیبوون داون بووم، چونکە ڕەهاییم لە ئامێزی غوربەتا بوو. ڕەهابوون سەربەستیە نەک سەر هەڵگرتن. وەرز خۆش بوو، نەوبەهار چڵێ بەهرەی جوانی بوو، نەوبەهار چڵێ بەهرەی جوانی بوو. شاباڵی سەرنجی دەبزوان بە پولەی هەستی لە ئامێز دەگرت، سبەبایەک بۆنی گژوجای هەڵ ئەمشت. نێرگز و سێپەڕۆ بەیبوون دەست لە ملانی تیشکی خۆر بوون، بە پولە ڕەنگاوڕەنگەکان مەڵۆ لە جوانی گوڵاڵە سوورەدا بوون. دەریاچە هەڵاوسا بوو، پێشوازی لە ئاوی سەرچاو و بەفرای و لوتکەکان ئەکرد. لە دوورەوە ڕەزەکانی هێرۆ دیار بوون، لەسەر بەرزاییەکەوە ماڵەکان دەرکەوتن، خانوو بەقەت پاڵەکانەوە دروست کرابوون، باخەکان چوزەرە چلۆیان کردبوو. ئۆتۆمبیل ئەچووە قوڵایی هێرۆوە بە شاخەکانی پشتیا هەڵ ئەگەڕا. ڕێگاکە هەوراز و هەڵدێر بوو، شۆفێرەکانی ئەو ڕێژ شەڕیان لەگەڵ مەرگا دەکرد. لە هەندێک لاوە گابەردی لێوار ڕێگاکەدا ڕما بوو، ڕێگەکەی تەنگ و باریک کردبووەوە. خڕەبەردی خێچکەکان خزابوونە سەر ڕێگاکە، هەندێکیان لەژێر تەگەری ئۆتۆمبیلەکە دەرئەپەڕی و ئەکەوتە ناو دۆڵەکەوە. هاژەهاژی بەفراوی کەندەڵەکان دڕی بە خامۆشییا بوو. جاروبار لە ملاو ئەولای ئۆتۆمبیلەکەەوە باڵندەیەک ئەیدا لە شەقەی باڵ لە ترسی ئافات و گیانی ئەم پەڕاوپەڕ دەست لە ملانی لوتکە ئەبوو.
هەڵتەک گەیشتمە سەر شاخ کە پیادە بووم هەستم بە سەرما و سۆڵە کرد گۆڕیلچێ ناوچەیەکی سەخت و کوێستانە کەوتۆتە نێوان مەندیلی قەندیل و سەرپۆشی ئاسۆس و دوندی هۆملەوە هۆمل بەرزترین چیای ئەو ناوەیە تافگە بەناوبانگەکانی شڵماشی پیا دێتە خوارێ سەرمای ئەو ناوە هەتا وادەی گیاگەنان هەڕەشە لە کاروان دەکات بلوزێکم لە جانتاکەم دەرهێنا و لەبەرم کرد جگە لە ئۆتۆمبیلی قەڵاتزێ ئۆتۆمبیلێکی ئێرانیم نەدی پێشتر ئەو مەرزم دیبوو بەردەوام هاتوشۆی لەسەر بوو چایخانە و بارخانەکان وەک کاروانسەرا جمەیان ئەهات تەنانەت لە کەناڵەکانی پشتیانەوە نوقتەیەکی گومرجی ئەهلی لێبوو بەوەدا ئاشکرابوون 5 دیناری و 50 تونیشیان وەرئەگرت بەڵام زوو کەوتنە بەر گورزی یاسا و ئاودی بوونەوە چاوم بە پانتایی ناوچەکەدا جێڕا 4-5 بارفافۆن و 3 وڵاق لای بارخانەیەکەوە بوون دەرگای چایخانەکان بە قفڵ و زنجیردا خراپبوون جۆنپێی ڕێبوار و جێسمی وڵاقدا توێژاڵ بەستبووی مامەقالە لە ڕێسەرێکەکە لایدا بە توولە ڕێیەکدا لە دامێنەوە بە چیایەکی سەختا هەڵزنا شاخەکە بەرز و ڕوتەن بوو بەفر سرتەی لە ژینگە بڕی بوو وڵاخەکە بە ئاستەم پێیدا ئەنا زووزوش سمی دەخزی و لەوە ئەچوو چاوی ڕشکەوتەشکە بکە پێش ئەوەی بگەینە لووتکە سەرقافلەی پیادەڕە و وەستا جڵەی وڵاقی بۆ گرتم وتی ئەم هەورازە گەلێ سەختە دەترسێم خۆت پێ نەگیرێ و هەڵدێرەی ئەگەر کەمێکیش پیادەبیت بۆ بەیەنت باشترە منیش دابەزیم مامەقالە وڵاقەکەی ڕایکەشە وردە سەرکەوت ئەو شوێنە قاچاغەڕێ بوو ئێرانیەکان مینیان لێ چاندە بوو تێپەڕین بەوێدا سانان نەبوو مامەقالە زوو لای بۆ دەکردەوە ئەیوت هەر بە دووی مندا وەرە دەخیرتم پێش ئەوەی بەگەردنەی شاخەکەدا ئاوابین مامەقالە ڕاوەستا کەمێ لە ملا ئەولای ڕێەکە ورد بۆ وتی تەماشا چەند ڕێچکە لە ڕێباز جودا بۆتەوە ئەوە هەمووی شوێن پێی ڕێبواری ناوەڵەدا هەموو هەنگاوێ پێیان ناوە بە ڕۆحیانە و بە خۆیان نەزانیوە ئیتر من دڵنیا بووم ڕێگاکە دژوارە چارەنووسم ڕشتە شوێن پێی مامەقالە و دوای هەنگاوەکانی ئەو کەوتم وردە بەرەو دۆڵێکی قوڕ شۆڕ بووینەوە جارجار ئێسترەکە هەتا ئەژنۆ بە بەفرا ڕۆ ئەچوو مامەقالەش جڵەوی بۆ شر ئەکرد و تێی ئەفڕی وڵاخەکەش ئەکەوتە سەر چۆک و هەردوو پەلی بۆ پێشەوە ئەهاویشت و دەربازە بوو ئاوی ژێر بەفرەکە لە کەندەڵ و لاپاڵەکانە جۆگیان هەڵ ئەبەست و ئەڕژانە سەر ڕێگاکە ماوەیەک هاوکاروان ئەبوو تا ئەڕژایە دۆڵەکەوە چەمی ناو دۆڵەکە بە فردای پۆشی بوو ئاوی جۆگەلەکان لە ژێرەوە دڕی بە بەفرەکەدا بوو سحری خوایی ئەی فریشتەی سحری خوایی چەمی ناو دۆڵەکە بە فردای پۆشی بوو ئاوی جۆگەلەکان لە ژێرەوە دڕی بە بەفرەکەدا بوو لە هەندێک جێدا جۆگەی ژێر تەنکە بەفرەکان چپەیان لێ بڕابوو لە هەندێک جێگەش تەنکە بەفرەکان کون ببوون و بەفراوێکی سەحراوی هەستی ئەبزواند و ڕێبواری سەرسامە کرد مامەقالە لای کردەوتی ئەرێ جەنابت نێوی چییە؟ وتم میدیا لەوە نەئەچوو بەهۆی خوڕەی جوگەکان و هاژی چەمەکەەوە باش حاڵی بوو بێ چونکەوتی میرزا وتم بەڵێ میرزا حسێن لە ڕاستیدا نەمدەویست دەنگ هەڵبڕم و قسەی بۆ بکەم چونکە توانای قسەکردنم نەبوو خەیاڵم لای چارەنووسی نادیارم بوو پاش کەمێکی تر مامەقالە دەستی کردەوە بە ئاخاوتن و وتی کاکە میرزا پێ دەچێ فکری خانەوادەکەت بکەی چ قسان ناکەی وتم دوێنێ شەو لە ناو خانەوادەکەما بووم ئەگەر ئەم شەو نیان بینمەوە ڕەنگە فکریان بکەم مامەقالە بەردەوام بوو لەسەر قسەکانی دەیچوزانم وەلێ وەختی ئامدی و بووین قەدەرێک وێستای پێدەچوو حەز نەکەی بێ بم دیوە بەڵێ ڕاست ئەەکەی کەمی وەستان بەڵام حەزم کرد نەختێ سەیری ئەو شاخ و دەشتێ ئەو دیو بکەم لەوێدا هەڵوێستەیەک هزری بزواندم و پاشکەوتن و پێشکەوتنەکەی مامەقالەم بۆشی بووەوە ئەو کاتەی بە لووتکە چنووریەکەەوە بووم سەیری چێوەڕەش و دەشتی بتوێنم ئەکرد مامەقالە لەو دیوە ئاوریا بۆ منی نەدی بوو وای زانی بوو بەم دیوادا گەڕاوم و ئێسرەکەی ئەبڕم بە پرتا و بەلاشانی کەناڵەکانە گەڕابەوە سەرنجی دابووم کە دڵنیا بوو و نیازی ئەوەم نییە دیسان بەدواما گەڕابەوە لە بەیەک گەشتنەوەدا بۆ شوێنمونکردنی شەرمەزاری لە سیمایە زەردەخەنەیەکی بۆ کردم و پێشم کەوتەوە دامان و تێڕامانم بەسەر شاخەکەەوە شنەی خەیاڵێ بوو چونکە پێم وابوو بەم زوانە ئەم دیو نابینمەوە
هاوکات هەڵوێستی مامەقالم لە دڵ نەگرت چونکە داهێنانی دیاریدەی دزێ و بۆتە نەریتی کۆمەڵ کردداری دزێ و ڕۆژ بە ڕۆژ لە برەودایە ژینگە تا سنووری باوەڕ پیس بووە مادە بووە بە چاوگەی ژیان تموحزاتیەکان لەو دی و ئیرادەی زاتەوەن کارکتەرەکانی شانوی ژیان خاوەنی ئەزمموی ڕوبەڕووبوونەوەن ڕواڵەت تەفسیری ناوەڕۆک ناکە کەسانی لاواز و چاوچنۆک هەمیشە لە کەمیندان لە بچووکترین فرسەت ئەگەڕێن تا گەورەترین ئامانج بەدەستبێنن خەونی دوامەنزڵی ئاواتیان پایی سەروەت و دەسەڵاتە دەوڵەمەندبوون لەلایەن ئەو پڕی واتایە گرنگی ژیانیش بەردەوامیە با خاڵی بێلەواتاش دید و بۆچوون سەبارەت بە ژیان لە نێوان دوو بەرەی جیاوازدا کێشمەکێشێکی بێئاکان بەرپا ئەکاو تەوەری وتوێژ بە ئاقاری ماندبوونا ئەبا بەڵام من بە یەقینەوە ئەڕوان مەچارە نووس و ژیان پێڕەوکردنی ژیان دوو جۆرە کە پشوو ئەدا بە ویژدان جۆرێکیان ژیانێکی ئاسایی و تەقلیدیە لە چوارچێوەی یاساکانی ئەرز و ئاسماندا و ڕازیبوونە بە ئەمری واقع جۆرەکەی تریان یاقیبوونە لە فەرمانی قەدەر و تێکۆشانە بۆ پیرۆزکردنی باوەڕ و سەلماندنی ماف ئەگەر تاکەکانی کۆمەڵ بەگشت و کۆمەلگەکانی ژیان بە تایبەتی بەود و شێوازە پەیڕەوی ژیانیان کرد بە لە مێژ بوو یەک ئاڵا هێمای سەرانسەر جیهانێکی یەکگرتو ئەبوو چڵێ زەیتون و کۆتێکی سپیش وێنەی هەردوو ڕووی دراوی ئەو جیهانە ئەبوو ڕازی نەبوون بە چارەنووس و کەمتەرخەمی بۆ تێکۆشان پانتایەکی گەورە لە ناو فەزای هزری مرۆڤدا بەرجەستە ئەکا لە نێو کۆمەلگای جیهانی سێهەمدا زۆرینەی مرۆڤ لە فەزای لە فەراغی نێوان ڕازیبوون و تێکۆشان ئەگوزەرێن ئاکامەکەشی ئەو قەیرانە بەرچاوەیە کە مێژوو بۆ مێژووی ئەجێڕێتەوە لە نێو کۆمەلگای پێشکەوت و خوازەکاندا گوزەران لە بۆشایی نێوان ڕازیبوون و تێکۆشانە پەیڕەو ناکرێت هەر هەوڵێ بۆ ئەو ئامانجە بێهودەیە و پرانسیپەکانی سیستمی دیموکراسی و مافی مرۆڤ پەنایان نادا لەم نیشتیمانەی لەمەڕ ئێمە بە نهێنی گورک لە پێستی مەردا و بە ئاشکراژ ڕێوی لە بێشەی شێردایە ڕواڵەت ڕۆڵی گرنگی لە شەواشەکاریدا ئەجێڕێ دیارە کەسێکی وەک مامەقالە دەیان جار کڵاوی لەسەر نراوە بۆیە بە یەقین دز و درۆزنی نەئەناسی بەلا پاڵە نسیەکاندا توێژاڵە کریستالەکانمان ورد ئەکرد لە ناکاو مامەقالە هەڵخلیسکا و تەخت لەسەر گازی پشکەوت وڵاخەکە سڵەمیە و گەڕایەوە دواوە مامەقالە تاویایە خۆی و هەستایەوە ویستی جڵەی وڵاخەکەی بگرێ وڵاخەکە ئەوەندەی تر سەرشێت بوو بەرەو شیوی ژێرتەن کە بەفرەکە ملینا ئینجا مامەقالە دەنجی هەڵبڕی بە قوربانە جڵەی بگرەوە نەیەڵی غاردا وڵاخەکەم ڕۆدەچێ و ڕەنجە ڕۆدەبم منیش بۆ پێشگرتنی هەردوو باڵم هەڵسوڕان و بەرەو ڕووی چووم ئێسرەکە شڵەژا بوو بە هەر چوار لای خۆیان خورایەوە لە ناکاو ئامبازی من بوو خۆم لایە لێی کۆڵە پشتەکەم بەسەر پشتیەوە بوو بەرشانی مامەقالە کەوت مامەقالەی فڕێدایە سەر بەفری شیوەکە بەفرەکە کە لێنێکی گەورەی تێکەوت دووبارە مامەقالە ڕۆچوو بەڵام ئەم جارە ڕابوون و ڕەهابوون ئاسان نەبوو یەکەم جار بوو بۆ چشنە سروشتی بەفر و ئاو ببینم مامەقالە زۆری بۆ هات لە حەشمەدا دەنجی هەڵبڕی بە قوربانەوە خۆکەوە ئاو بردمی هەتا من گەیشتمە سەری بەفرەکە لە دووسێ لاوە قڕیشی تێکەوت لە هەر چوارلایەوە وەک فەردە ئاردی هەڵدرا و هەرەسی ئەهێنا و ئەڕژایە ناو ئاوەکەوە هاژەهاژی ئاوەکە و دەنگەدەنجی مامەقالە منیش پرزە کردبوو مامەقالە لە ناوقەدی بەرەو خوار لە ئاوا بوو هەردوو باڵیدا بوو بەسەر بەفری شیوەکەدا وشاری ئەخستە سەر ئەنیشتی بۆ ئەوەی قوتاری بێت بەڵام بەفرەکە لەژێر ئەنیشتیا خۆی نەئەگرت هەرەسی ئەهێنا و ئەڕژایە ئاوەکەوە ئاوەکەش مامەقالەی ئەیا بە تونێلی بەفرەکەیە دیسانەوە هاواری کرد پیاوی چا بۆ بێوێستایی ئاو بردمی بێرە ئەم شانەم و دەستم بگرە دەستی درێژ کرد دەستیم گرت هەتا دەرم هێنا دوو جاری تر بەفرەکە لەژێر دەستەکەی تریار داچوو پێویستە لە جێڕانەوەی ڕووداوێکی وەهادا بە ئاو بووترێ ئاو بەڵام بەفراو بوو هەر مامەقالە بوو توانی بەرگەی ئەو یەخاوە بگرێ مامەقالە بە هەنسکە بڕچە شەرواڵ و ژێر شەرواڵەکەی داکەن و دەستی کرد بە وشینیان وتی کۆت و شەرواڵی کەم هەن لە وڵاخەکەم بەستووە بە هەر چوارلادا چاوم جێڕا وڵاخەکەم نەبینی وتم کوا وڵاخەکە وتی چاوم کرد بەو باسکەدا هەڵگەڕا ئێستا دەکەومە دووی لێی جەرمەوە سەرەتا کەمێ بە دیمەنەکان پێکەنیم کەمێ بەو دیمەنە پێکەنیم مامەقالە پشتوێنەکەی یابوو بەسەر شانیا بەدەم ڕێوە بە نەخوێنەکەی ئەبەستەوە وەک خۆی بۆ ماراسۆن ئامادەکردێ وتی میرزا تۆ سەبر بەم ڕێدا وەرە خوارێ ئەمن دەچم وڵاخەی دەجێڕمەوە
بیست بووم ساڵێ پێشتر بەفر لەو ناوە هەرسی هێناوە کۆمەڵی کاروانچی ئەو گوندانی دەوروبەری داپۆشیوە ئەمیش زوو لەو ناوە دەرچم بەڵام نەم ئەزانی بۆچۆ بچم و نەم ئەویست ناشارەزا مل بنێم ئەو چۆڵگەیە دیمەنێکی سامناچی هەبوو بەونبوونی مامەقالە دڵم داخورپا و کت و پڕکەوتمە ناو خەیاڵێکی تەلیسماویەوە دیمەنەکان سەحراوی بوون سەیری ئەمبەر و ئەوبەری شاخەکانم کرد لووتکەکان بەسەر ڕێی هاتوونەهاتە ئایانڕوانی ئەوەندەی نەمابوو خۆر ئاوا ببێت زەردە پەڕی بۆ سەر لێوی لووتکەکان چون بڵێن سەرشێت لە ناو لەپی دەستمان ناویت ئەگەر هەر ئێستا ڕانەبووری دەستمان ئەکەین بە مشت لە شەوی ئەنگوستە چاوت پیرۆز ئەکەین و بە قەسیدەی جانێکی ونبوت ئەسپێرین لە دوایشدا لەگەڵ دواتشۆڕی بەفراودا بەڕێ دەکەین ئەو ئێوارە بەفرە 24 کاتژمێر بوو بەسەر ئێوارە گڕێکدا تێپەڕی بوو لەو سادەدا حەزم ئەکرد زەمن وەک شریتی سینەما بگڕایەتە دواوە و لێ نەدرایەتەوە بەڵام ئەفسوس خەیاڵ لەکوێ و خەتا لەکوێ دامان و تێڕامان ئاوێتەی ئەندێشەم بوو خۆم لە ناو مناڵانی گەڕک تا بینیەوە هەورێکی تاڵ ڕووی ئاسمانیدا پۆشی بوو دووکەڵی ئاگری لاستیکە سووتاو لە هەموو لایەکەوە جیلوەی لە ژینگە بڕی بوو چاوەکانی چەلەنگ ئاگری تێزا بوو جێگر ڕەشدا گەڕا بوو چیمدی لە باوەشی دایکەوە لە دوورەوە سەیری مناڵانی ئەکرد منیش بەڵێنم بە خۆم دابوو دۆزەخیش بواە هەر ئەچووم ئەو ئێوارەیە جێژنی نەورۆز و بەهار و سەفەر و خەونەکانم بوو شەوێت چاوم لێک نەنابوو گرمە و ناڵەدای خورپانم لە پەنجەرەی ژوورەکەەوە سەرنجدا باو بارانا و تێکەڵاو بووبوون باو باران تێکەڵاو بووبوون کراسە شۆراوەکەم بە تەنافی پشت پەنجەرەکەەوە بوو لەگەڵ هەموو بروسکەیەک بە بێدەنجی لە ناو ڕەنگە مۆرەکانە سەمای ئەکرد ئەو شەوە هەتا نووسم هەر بروسکە و ناڵەناڵ بوو هەر باران بوو بەیانی زوو لە خەو ڕابووم تیشک لە پەنجەرەکان و ڕژابوونە هۆڵەکەەوە دایکی جێگر کلی لە هەور سندبوو بەو سەحەرە چاوەکانی پێڕشتە بوو جێگر و شەڵنگ هەڵسابوون تەنها چیمدی پرخەی ئەهات وەکو ماسی لە تەنکاوی خێوێکی خۆشە ئەبریسکایەوە شەڵنگ هێشتا خەواڵوو بوو چپەیەک لەو دی و هەستێەوە چۆلەکەی چاوەکانی فریودا بوو جێگریش بۆنی دووکەڵی لێ ئەهات بە بێدەنجی سەرنجی جانتاکەی ئەدام وەک ڕێبوارێ بە میوانی لە چاوەگەشەکانی لامدا بوو مۆسیقای ژیان ئەو بەیانیە سۆزی شمشاڵی گەرو بوو لە ناو زایاڵی غوربەتا خۆشا بوو یەکەیەکە ماچم کردن و بەجێ مێشتن لە دەرەوەی ساختمانەکەمانە سرم هەڵبڕی تەماشای پەنجەرەی باڵکۆنەکەمانم کرد هەرچێکیان لە پشت پەنجەرەکەەوە ڕاوەستا بوون بە بێدەنجی سەرنجی ئاوابوونیان ئەدام لەو ساتە وەختەدا تەنها پەنجەرەیەک لە نێوان پێکەوە ژیان و دابڕاندا بوو ناچار بزەیەکم خستە سەر لێوم بەڵام دایکیان دڵۆپێ فرمێسکی ڕشت جێگر و چەلەنگیش لە حەسرە تاسەریان داخست هاژەهاجی چەمەکە باگراوەندی خەمەکانم بوو یادەکانم کۆتایی هات لە مۆسیقای هاژەهاجی چەمەکەەوە گوێبیستی کۆڕاڵی زاخوزریخی مناڵەکان ئەبووم بابەجان مەڕۆ بابەجان وەرەوە وێنەی مناڵەکان لە باخەڵ مابوون جزدانەکەم دەرهێنا و یەکەیەکە سیرم کردن چیمدی دەستی لە مل مابوو تەنها ئەو پڕچکۆلەیەم لە کاتی وێنە کێشانە دەست لە ملانم بووە ئەو شەوانم بیر ئاهاتەوە دەستی ئەکردە ملم تا ئەنووست چەلەنگیشم پچەک زویر ئەدی جێگر نگایەکی شیرین لە چاوەکەشەکانیا بوو دایکیشان کەمێت چاوی نیشتە بوو وەک دەستی نزای هەڵبڕی بە و داوای سەفرازیم بۆ بکات لە ناکاو گوێبیستی پڕمەی وڵاخەکە بووم سرم هەڵبڕی لە دوورەوە مامەقالەم بینی جڵی وڵاخی گرتە بوو بە باسکەکەی بەرامبەرمانە ئاهاتە خوارێ هاواری کرد ئەو بۆ نەچووتە کرد ئەو وانیەکەی تەماشای چواردەوری خۆم کرد وانێکم نەدی هێور لێ چوومە پێشێ وتم کامەیە وانێک دەستی بۆ لاپاڵێک ڕاکێشاو وتی ڕەحمەتی خودات لێبێ ئەوە جێ حەوانەوەیە چوومە ئەو دیوی لاپاڵەکە لە کەلێنی گابردێکا لە شێوەی ئەشکەوت پەسێوێکم بینی لە جێی حەوانەوەی کاروانچیان و شوان ئەچوو مامەقالە نزیک بۆ لێم وتی ماندوو نەبی وتم خۆت ماندوو نەبی بەخێر بێتەوە لە دامێنی گابردەکە ئاوێکی ڕوون و جوان هەڵەقوڵا لە خوار سەرچاوی ئاوەکەەوە دۆڵاوێک دروست کرابوو لەسەر لێواری دۆڵاوەکە پارچە شیرانجیشان کردو بە پولوسک اینجا زانیم نزیک ئاوەدانی بوومەتەوە مامەقالە هەناسی سوار بوو بەڵام لە قسە نەدەکەوت ڕەحمەتت لێبێ دەبوایە ئاگرێکت هەڵبکردا ئێستا ئەمنی شایەکەم دروست دەکرد مامەقالە هاتنەوەی بە ئەم دوو سلاافەرش پەڕێنم چنە سەر ئەستی مۆزۆ کە ئەم گەێنێتە ئەو دێە تەستیم ئەو ماڵەمەکات لەو ماڵە ئەو مامەقالە منی بەجێشت ماڵی عەزیزی مام خەدر ناندا ئەنێن ئەدی پەلەی چیمان کردو ئەوە ئەوڵا لە جیاتی بابی لەگەڵ دەخوات
لە کاشیەکدا خواردنێکی سپیدان رابوو لە دۆکڵی و ئەچوو کەوشێکم لێ خوارد و تامی زۆر خۆشبوو بە شێوەی زمانی ئەوان وتم کاکە ئەوڵا ئەم غەزایە نێوی چییە؟ وتی بربەسێڵ. لە دەرەوە کاک عەزیزیان ئاگادار کردبوو من میوانیانم. کاک عەزیز هاتە ژوورە سڵاوی کرد و بە گەرمی بەخێراتی کردم. منیش بە گەرمی سڵاوم سەندە و پێشوازی لوتفیم کرد. لەسەر دەفرێک نانیان بۆ ئەویشدا هێنا و دایان نا. ئیتر کەنیش و کەیبان و ئەو ژووریان جێنێشت و لەلای ئێمەمانەوە. کاک عەزیز تەمەنی 45 ساڵێک دەبوو کە لەگەت و سوورپێشت بوو لە چاوێ پیاوەتی و لە دەستیا هێزم بەدی ئەکرد. پاش ماوەیەک بەدەم نان خواردنەوە سەری هەڵبڕی و وتی یاخوا بە خێر بێ سەر چاو. چاوەکان ماجەکەم قوربان باشە ئەگەر ئەم شەو لێرە بی و بەیانی زوود بەڕێکەم چییە؟ ماڵت ئاوەدان بێ ڕێی دوورم بۆ نزیک بۆتەوە ئەگەر بەڕێمکەی چاترە. ڕووکردە ئەوڵاوتی دا بزانە بۆشایی لە ماڵە ئەگەر هاتووە بڵێ بابم ئەیوت پاش کەمێکی دی سەرم لێ بدات. ئەوڵا تاوی دایە خۆی گورژ هەڵساوڕۆی. کاک عەزیز جارجارە سەرنجی ئەدام لە خاوەن چیرۆکی ئەچوو ئەویست بیدرشێن و بە ئامانەتەوە من لەو چیرۆکە ئاگادار کە. کەمێ لە جانتاکە مردووەوە دیسان ڕوتێ کردم وتی خێرە هاتوو ئەمدی و من نەمویست درێژە بە وەڵامەکەم بدەم. ئەویست زووتر دڵی خۆیم بۆ بکاتەوە هەرچی لە من پەنهانە بۆم بەیان کا. بە کورتی وتم کەمێک کارم هەیە لە بەردەپانەوە هاتوویت. بەداخەوە ناوی ناوچەکان نازانم بەڵام لە مەرجی گۆڕچیەوە هاتووم. لەگەڵ بە زیادکردی نانەکەیە کەمێک بێدەنگ بوو. ئەوەندەی پێ نەچوو سەری هەڵبڕی وتی 5-6 ساڵێ لە بەر لە ئێستا جەرەیانێکی ناخۆش لەو بەردەپانەوە پێش هات. فەسڵی زستان بوو زستانێکی سەخت. ئەم وڵاتە بەفرەوەی شاردبوو. شەوێکی بۆ بەفرەت درەنگە دەنگ کەوتە نێو ئاواییەوە. ئەمریش تاومدایە خۆم وە دەرکەوتم. لەسەر ڕابینیم زەلامێکیان بە کۆڵ هێنا. منیش لەگەڵیان کەوتم. ئەنی چوم لەگەڵیان بەپەلە هاویشتمانە نێو ماشێنەوە بردمانە سەر دەشتێک. لە نێو ماشێنەکەدا مابوو وەلێ قسەی نەدەکرد نەی دەتوانی قسام بکە. قەدەرێک لێی ڕامام نەمدەناسی کەسی دیکەش نەیدەناسی. جلوبەرگەکەی لە جلوبەرجی بنیادەمی تەواو نەدەچوو. ئەوەلین بار پێم شێر بوو. وتم حتمما ئەم زەلامە شێتە دەنا چۆن بنیادەمی وشیار بۆ نێو ئەو بەفر و شەختەیە کافشینێک لەبەر ناکە. گەشتینە سەردەشتێ پێڕا نەگەشتین لەو جەرایانەمان حاڵیکە لەکەن دەرچی بیمارستان تەواو. وتم قوربان نەتانزانی خەڵکی کوێ بوو؟ وتی عەرز بێ بە حوزور هاوشاری ئێوە بوو. ئادەی ژنەکە چایمان پێ بدەوە. منیش گەرەیەکم داگرسان لەگەڵ چای خواردنەوە. خانە خوێ دەستی کردەوە بە جێڕانەوە. بەڵێ لەسەر و چاوی ڕاورد بوومەوە مژۆڵەکانی جوود ببوون. بە ئاموست پێڵیم لادە هەردەک چای وەک گۆمی خوێن سوور هەڵگەڕابوون. ئیدی دڵنیا بووم ئەم زەلامە گریاوە زۆریش گریاوە. وتم برایەن مردی چابن ئەم نەفەرە هەر بەخۆی نییە. باوە خۆکەین بگەڕێنەوە بێوران و بچینە سەر شاخ بزانین جەرەیان چییە. عەرز بێ بە برای خۆم هاتینەوە ماڵێ. شراتۆڕ و لایتمان هەڵکرد و لە تەنگەی دۆڵەوە بەرەو چیا بەسەر کەوتین. وەلێ بەفر ئەوەندە زۆر بوو ئەگەر بە خۆشمان بەڵەت نەباین بەو دەردەی ئەوان دەچوین. بایەکی توندی هەبوو داری لە بن ڕا هەڵدەکێشا و شەڕی لەگەڵ سایەق و ساماڵ دەکرد. بە تەواوی عومرم سەرمای وەهام نەدیت بوو. هەندێک خەڵک و کەی خودام لەگەڵ بوون ئەوان ئومێدیان بە چ نەما. بایەکە بە بەفرەوە شاڵای و دەداینێ. وەلێ هەر بەسەر کەوتین هەتا نزیکی گەردەنەیەک بووینەوە لاشەیەکی دیمان دیەوە. لاشەکەی دی جوانێک بوو سەری لەسەر بنچکە دەوەنێکدا بوو. شەرواڵێکی شەپ و شۆڕی بەسەر شەرواڵەکەی دیا لە پێدا بوو. بەندە خوێنەکەی گرێ نەدرابوو پێدەچوو بەر لە مردنی دەست و پەنجەکانی لە کار کەوتبن. وتم خەڵچینە ڕەحمەتی خودا و لێبێ ئازا بیبەنە خوارێ لە ماشێنی هاون و بیبەنە سەردەشتێک. وەختێک حەوایاندا کافشینێکی گەورەش لە بن سەری بوو. لە جیاتی باڵینج بۆی دانرابوو. ئیدی بۆ خۆشم لەگەڵ دوو نەفەری دیا چوینە سەر شاخ چیترمان نەدیت. هەر بەو شەوەی هاتینە خواری و چوینەوە سەردەشتێ. تەواوی خەڵکی سەردەشت ڕژابوونە بیمارستان. دکتۆرەکان وتیان ئەمانە سەرما و برسێتی کوشتونی. بە پێی کارتی شوناسایی عێراقین و باوکو کوڕن. ئەمان نێوی جەلال ئەحمەدە ئەوی دیش هونەر جەلال ئەحمەد. ئەوی وەختێ زانیم ئەو بەدبەختی خانە بێزارە بۆ جل و بەرجی لەبەردان نەبوو. تەواوی لە پڕەکەیەوە پێچابوو هەتا نەمرێ. خەم و خەیاڵێکیاندا بوو لە ناخەوە جۆم بۆ چیرۆکی سەرما و سەفەر شر کردبوو. دوور بە دوور ئەو مەرگە ساتەم بیستە بوو بەڵام کاریگەریەکی ئەو توی تیا بەجێ نەهێشت بووم. کاک عەزیز بێدەنجی لێ کرد وتم نەتزانی بۆچی هاتبوون و بۆ چۆ ئەڕۆشتن؟ بەڵێ دوایی هەموو شتێکمان زانی
عیان بوو ئەم پیاوە نێوی جەلال کۆچەرە ماڵە خاڵوانی جەلال کۆچەر خانەوادەی ئەسلی سەردەشت و ڕەبەتن بەو ئومێدەی سەردانی خزمانی بکا و دوایش بچێتە سەدا و سیمای مەهاباد وەک خانەندە و هونەرپیشە کارێکی بەدەستکەوێتن هەڵبەت وەک ئەو خەڵکەی دی بۆ بژێوی پەنایان بۆ ئەمدی و هانی بوو وەلێ ئەسەف ئەجەل ژیانی لەدەستدان دوابەدای ئەم قسانە دایشی ئەوڵا فرمێسکەکانی سر و ڕووی تێکردم وتی ئەرێ وەڵا برای من ئێستەشی لەگەڵدا بێ هەرچی منداڵی دەبێ لەو بێورانە ئەگەر کیش بێ ئەگەر کوڕ نێوی دەنێن کۆچەریا هونەر جگەرەکەم تەواو نەبوو بجگەرێکی ترم داگیرسان لە ناخەوە هەژا بووم گەروم وەک دڵم داگیرا بوو بیناییم لە ژێرتمێکی قەتیزماوە گەرم بوو زۆری نەمابوو چەند دڵە بە فرمێسێک دەنگ دەنگ هەڵوەرێنم ماڵ وەک ئاشی ئاو لێ بڕاب خامۆش بوو خەم باڵی بەسەر بێدەنجای کێشا بوو بە ئەمانی خۆم بپەڕێنم بێنەوە سەر ئەم گۆرانیم بیرەکەوتەوانەیە کە قسەیانە کرد ئەی ئەستێرەی پرشنگدار ئەمەی جەلال کۆچەرە ئەی ئەستێرەی پرشنگدار ڕێنی شاندەری ڕێبوار عالەم نووست و تۆ بێدار ئاسمان ئەبڕی بە شەوگار ئەمە ئەڵەی هەر بۆ ئەوی نەی خۆی وتووە هەر ئەڵەی گۆرانی تایەتڵی ژیانی خۆیەتی ئەی ئەستێرەی پرشنگدار ڕێنی شاندەری ڕێبوار عالەم نووست و تۆ بێدار ئاسمان ئەبڕی بە شەوگار لە زەردەپەڕ تا گەزنگ چەند جوانی چەشنی ئاونگ ڕەشێنەی شەوق و پرشنگ ئەدەی لەسەر و لە سنگ ئەی هاوڕێکەی شەوگارم من لەم ژینە بێزارم زوو کە دەست بەرە دەستم بۆ ئەوەی لێرە هەستم لە نەعرەتەی کتوپڕی باوکی ڕامام ئاسمانی شەرمەزار ئەکرد ئەم ڕستانی ئەدا بەدەم و ژەی باوە هۆ خەڵچینە مناڵمان بوو کوڕێکی سپی و جوانمان بوو ناوی ئەنێم هونەر بەڵێ هونەر چونکە خۆم هونەرمەندم ئەوە تا بنچکە دەوەنێ داچێتی و نەیارە زریانێکی شمامان لە مەلۆتکە بەفرم پێچاوە لە یەخچاڵ لانکی بۆ ئەەکەم لە ئەستێرەش مت و مور و ئەهۆنمەوە سەرگۆی مانگ ئەخەمەدەمی تێر تریفەی پێ ئەدەم هۆ خەڵچینە ئەم شەو نانوم ئێشک ئەگرم ئەخۆمەوە لە دوای دوپێک چەرمژێکی چڕ و پڕ ئەکێشم ئەوە تا لە جەرگی قاشقاشمەوە شیرەی گوڵە خاشخاش ئەدەمە بەرکزەی تریاکی ڕۆحم تلیاکی ڕۆح ئەکێشم بەڵێ ئەم باوکە ئاگرمەزەبە هیچ دوور نییە ئەم مۆنۆدرامایی لەسەر شان و کریستاڵەکانی شەوێکی هێڵدا نمایش کردبێت گەلێ جار مەرجی لەو جۆرە دیتراوە شێت و سۆفی و عاشق زۆریان بە پێکەینەوە ئەمرن ڕەنگە مەرجی ئەم باوکە خەوێشی شاهانە بوو بێ چونکە لە دواچرکەکانی ژیانیشە لە مەزنایەتی و باوکایەتی نەکەوتووە ئەوە تا ڕۆحی کردووە بە شاباشی جەرجی خۆشەویستی گیان بۆ جگەر ئاسوودەیی مەرجی تایە دامان و تێڕاوان لە مەرگەساتێکی وهادا جەرگی قایم و دڵی گەورەی ئەوێ لە چاوی باوکە یەئس و لەدڵی مناڵە بێهودەی سوێیەکی کوشندە و زامێکی تاسێرسخانە کاتێ باوک لە مەرگەساتی گۆشەکەی دڵنیابێ ئەستەمە فرمێسکی ناومێدی هەڵوەرێنێ و جگەر گۆشەکەی لە مەرگە ئاگادارکە ڕێگە چارە تەنها سووتان و بێقرچە و شیوەن و گریانە لە ناخا داوای لە بورتان لە یەکەم زۆر سەرمێشانن چەند جارە عەرزی کاک جزام کرد زۆر ئەمە زۆریش ملێ پەڕانن بەڵام بەم شێوەیە ئەو دوانە کۆچی دواییان کردووە باوکی هەموو جلەکانی لەبەر خۆی داکەنەوە بۆ ئەوەی کە ئیدامە با بە حیاتی جگەر گۆشەکەی ئەویشی لەدەسایە کۆچی بەداخەوانیە بەڵام ئەم کابرایە بە ئامانەت وی جێڕتە ناوی عەزیزی مام خدرە خەڵکی گەورانی سەرووە بێتر کە شتەکانە جێڕێتەوە ناویم بۆیە هێناوە خۆی پڕەکەی کە ئەمە قسەی ئەوە باقیاتی ئێرەشی خۆتان نەزانم چۆن بوو دەسمات چاتان ماچ دیارە کوڕی هونەرمەندی شەی جەلال کۆچەر وێژەر لەسەر خەتە دیارە پەیامێکی لێ نووسی و سوپاسی هەموو لای بکات کاک جەمالی ڕەزازیش هەر بابەتی جوانی لەسەر ئەو هونەرمەندە شەی دەنووسیوە بەڵام بە بۆنەی باش دیارە دوای پێنج دەقەیەتر ئەویش هەر وتەیەکتان پێشکەشەکە لە ڕێگەی ئەنتەرنێتەوە لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجەیە کاکە زایر پێش کۆتایی مەراسیمەکە و پێشە وتانە دیارە مەراسیمێکی ڕێزێنانمان هەیە مەقامێکتان پێشکەش گۆرانیەکە من لێرە پێشکەشەکەم بە گیانی پاشی هونەرمەند جەلال کۆچەر و جگەر گۆشەکەی گۆرانێکی مامۆستای نەمەر عەلی مەردانە کە وای ئەشبهێنم کە لەگەڵ ئەو کارە ساتە ئەگونجێت بۆیە ڕەنجی بێوارم باندی جێگارم
ڕەنجی بێوارم بەندی جێگارم داد بۆ کێبارم کێ تۆی ون کرد لێم داد بۆ کێبارم کێ تۆی ون کرد لێم مەوجی دەریا بوو توند و بەتەواو مەوجی دەریا بوو توند و بەتەواو یان کڵپەی ئاگر ئەم زامەی کرد لێم یان کڵپەی ئاگر ئەم زامەی کرد لێم پێکانی ناکەو دەنگانەسکەکە پێکانی ناکەو دەنگانەسکەکە سوەی هەناسە بۆ نایێ لە گوێم سروەی هەناسە بۆ نایێ لە گوێم بەڵێ باشە کاکە هێ منەوەن دیارە بە جەمەندێڵن ئیتیزامی کتێرە هەیە خۆشحاڵ بووین بەخێر بێن پێشەوەی مامۆستا میدیا مەقامێکمان پێشکەش بکە پێم خۆش ئێستا مەراسیمی ڕێزێنانمان هەیە کە کافترەیە کەلتوری زەردەشت ئامادەیەکات کە کەمترین شتە لە توانەمانە بێت کە ئێمە بتوانین وەکو وەفایەک بۆی هەرگیزە و نمرانە لەبیر نەکەین لەلایەن مامۆستا عەبدولی حەمەدجوانەوە فەرمێت بۆ ئێرە گازێت پێشێت خەڵاتەکە پێشکەشەکە بە کاک جەمیل کۆچەر چەپڵەیەک بۆ برای هونەرمەندی شەهید کاکە جەلال کۆچەر ئەومان بیر چوو کە باسی بکەین ئەم بنەماڵەیە چەند مزەحین و دیارە برایشان لە بەردێک سەرا لە سێدارە دراوە لە ناو سەرایە ڕێزان زۆر زۆر سوپاسی کاکە جەزا ئەکەم بە بۆنەی ئەم خەڵاتە جوانەوە بە بۆنەی ڕۆژی کۆچی دوایی جەلال کۆچەری ڕەحمەتی زۆر زۆر سوپاسی ئێوەش دەکەم زۆر مەمنونتانە بەم عەزیەتان کێشا داوای لێبوردنتان لێ یەکەم بە قوربانی بم خوام وفقتان کا و بێوەی بن چاوەکەمن مامۆستا گیان گەورە کردی مامۆستا گیان خۆشحاڵی مامۆستا گیان ئەوە گەرفن بچیتەوە ئێمە وەکو خەڵکی شاری سلێمانی خۆمان بە قەرزاری خانەوادەی جەلال کۆچەر و کاک جەمیل کۆچەر دەزانین یەکێک لە براکانی لەناو ئەو ساحەی سەرایە کە ئێستا بەدێک سەرایە لەوێ لە سێدارە دراوە بۆ کە کەسێک شۆڕژێر و پێشمەگەیەکی ڕزگاری خوازی کوردستان بۆ چاپڵەیەک بۆ بنەماڵە تێکۆشەر دەنگیشم تەواو نییە تۆزە ناساغم بەڵام تۆزێک لەو شعرتان بە مقام بۆڵێم ئەویش هاوشێوەی جەلال کۆچەر و جگەرگۆشەکەیەتی چیرۆکی باوکو مناڵێکە باوکێکی زیندانی مناڵەکەی لە دیداری مواجهە گەڕێتەوە لە لای لەگەڵ دایکیە لە بەغداوە لە بانی مەقان لە ناو لۆریەکە وەرەگەڕێن و ئاگریان تێبەرەبێت 75 سەرنشینی تیا ئەسووتێت یەکێکیان ئەو دایک و مناڵن کە ئەم دایکە
5 دیناریا و بەیانەسیبی گەلی کوردستان 1000 دیناری بۆ دەرچووە 1000 دینارەکەی دانابوو بۆ ئەو پرۆژەیە کە بچێ مواجهەیەکی بەغای پێ بکات سەریان نەخوات ئەو بنا بەداخۆ ناوی زیندانە سوتانە ئەم تێکستەم مامۆستا غەفور ساڵح بە عەرەبی لە ئیتیحاد وڵای کوردەوە بە تەرجمەی عەرەبیەوە بە کوردیش لە کتێبەکەی خۆمایە بەومێدی دیداری تۆ ئەم شەو تیار تیارە ئەنۆم بەومێدی دیداری تۆ ئەم شەو تیار تیارە ئەنۆم بابا وەک پەپولەی ڕۆحم بابا خۆشمەوەی دڵنیابە خەم کاڵای جەژنی ئێمەیە سوار ساڵە بابێ زندانی خەم کاڵای جەژنی ئێمەیە سوار ساڵە بابێ زندانی ماڵەکەمان شارەکەمان هەتیمی کردووی توێتیانی داوا کردوم سەردانەکەم سەر و ژیان بە قوربانەکەم چاو لە ڕێبا چاو لە ڕێبا خۆم و دایکم دەینە دیدەنیت بابەژەن بە باوەشتەوە ڕامگوشە حەزیتین و بخەچێنە بە ماچی تەری لێوی من تێر بۆنم کە یەدی یەدی دەست بە ناو قژماوەر بێنە هێوەر 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 من دەگریم و تۆ ڕامژێنە منیش خۆم ماچت دەکەم لە باوەشتا ئارامەگرم بەهەشتی نازی مناڵە کۆشی باوک گەر بۆم بلوێ تایە ئەمرم تایە ئەمرم لحسرت بواني توبا كبشت سوار زوم لحسرت بواني توبا كبشت سوار زوم خورنا كان ما شايل هربل يفكيتو انوم زور وخوشمي بجان بابا يسير زنداني دار دار مكري اشتاك دي الكراي لقل شور شور شجلا ناوي بابا زندان فيربو هتامي زلاني قدم نشير تيربو يروي تشاون بالي دركد بخم فيربو بفر باران لوتكا نوروس بفراني قولين يرقص رمينا وي رنقكاري موسيقى هوال قريلا فيستي آلي أنتونيلا مالي ساربو تاريكستان تمني كورتي دارستان بشيبي لانا وبشيبي زخم شعرو سمايري شريخ وكوشي ومترسي سكتيرو دسك برسي دستي عطاي نزيك ودور روي زردي امو ما جسور دلقو كيسي نم نايقري ليان تيربوم دروش بهم حزب كان وكو خشتي يقدان فيربوم او يتساوم ليترنا بينكتا او اندم سيكر بابا او اشربوم او اشربوم دلائلا يا دلائلا يا كزي جرقكم ليلا يا
بروچی روحی من بردو دست بکرام لیدایا هر سوزك لمن دريه لا يسردي او دايا ليلايا من جزا خانيت والله لسدار نتنصاوم اول دايم الكسن الله هرب الهيني قريان خيال فرشتي شوب بدماري انا خشيني لنا خواي قلبي قريان شفولي وشيني علي لبابة ورامي بماتي جيت برساوم شوال داخا الله فريح جاني دجار بنكراوم دليلا ني وشوا زندان خاموش زند بسال خمي خوش لبدانا ومباري درون فولي دلن قري قرون دل خورپا دم هجيني زوزو دفري في عيشاوم شو اقري كوتوتوا ويل الروحي قلاراوم دلايلايا كزي جرقة كم ليلايا بروشي روحي من البردة وترب خوا ولقل دايا هرسو زك لبلديا لا هي ساردي او دايا دلايلايا ناوي لبردناكم ناساق من توين توايكم بوتان زورم لي بسران هیوادارم توانی بێتمان ئەرچێک وازبێک سەرشانمان وەکو خەمخۆرانی شارە وەکو هونەرمەندان وەکو هونەردۆستان وەکۆم خانە متەواضعی کە ئومێ دەخوازین کە بێتە شوێنی بەسەرکردنەوەی هەموو هونەرمەندان و ڕۆشنبیران و بەسەر خۆزگەم بە خۆجەلال کۆچەر بەس نیەمەت بۆکرا ئەتەسم ئەو بۆ ئێمە نەکرێ ئینشەڵڵا تەمەنە درێژە بێت هیواخوازم لە بۆ نەخۆشەکانیشان لەگەڵمان ئامادە بنێم هەموو چوارشەممەیەک لێرە لە خزمەتی شارەکە و لە خزمەتی کولتورە و بەبێ بەرامبەر و بەبێ هیچ مەبەستێک تەنها ئەمارچێکە کە پێڵەسیم بەتەنیا بەخۆشم ناکرێت بە کۆمەڵە کەسی خۆ بەخش هەر لە سپاسی کەناڵەکانی ڕاگەیان میژەکەم لەو برادرانی وێنەگرەکانمان لە مۆنتێرەکان لە مۆسیقەکان کۆمەڵی هونەرمەند لە کۆمەڵێ کەسی ئەسوورا و شاعیر کاک عومەری کەریماغا و کاک عیفانی وەسام هەموو کۆمەڵە هونەرمەندی کاک بەرزانی قالی خەڵوز کە کۆمەڵە کەس زێرە تەنها و تەنها مەبەستمان خزمەتکردنی ئەم شارێکە بۆ پایتەختی ڕۆشنبیری هیوادارین بۆ لەمە دووە هونەرمەندەکانمان لە مەئسات و لە ناخۆشیە نەژین و کاتی خۆش بۆیەوە دەخۆشیابن سپاسی کاکە میدیا و کاک عومەری شعب ئەوەشم بیر چوو کە ڕۆژی 8 مارس تایبەتەکەین بەژنانی بە شەرەف و کۆڵنەدر و خەباتجێڕی شارەکەمان لە چاخانەی شەعب لە سەعات 9 هەتا سەعات 6 ئێوارە تایبەت دەبێت بە چاراشی ژنانی شار بە هەموو بیر و ڕاجیاوازەکانەوە بە هەموو ڕەنگەکانیان چۆن لە کوردەکانیان ڕەنگە لە چاخانە شەعب هەموو ژنەکان بە هەموو بیرکردنەوەی سیاسی و بە هەموو ڕەنگ و ئاڵاوەڵەکانەوە لە چاخانەی شەعب یادبیرە بۆ ڕۆژی نەورۆزیش کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد وەکو تەحەدایەک بۆی نەورۆز بە یەوم المحافظە نەکرێت کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد نەورۆز یەم ساڵ لە مامایرە ئاکاتەوە بەخۆ بەخش بەبێ بوو جۆ بەبێ دەرخستە ئاگاداری ئەو حاڵەتەش مستاسانێک